من دلۆڤانەی مادەدین لە بەرنامەی پاشیڤەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتاندا دەبم. بەرنامەی پاشیڤ بۆ ئەم شەو هەوڵ دەدات کۆمەڵێک چاڵاکی کۆمەڵایەتی و ئاینی هەرێمی کوردستان هەروەها باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستانیشتان بۆ بگوازێتەوە. بەڕێزان وەک شەوانی دیکە ئەم شەو یاخود ئەمڕۆ سێمین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە هەوڵ دەدەین لە بەرنامەی پاشیڤ لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە ئاگاداری گشت شار و شارۆچکەکانی کوردستان بین. هەروەها بەرنامەی پاشیڤ وەکو دوو ڕۆژەکەی دیکەیە کە پێشتر کردومانە دوو تەوەری ئاینی و هەروەها تەوەرێکی تەندروستی لە خۆ دەگرێت. تەوەرە ئاینیەکە تایبەتە بە گرنگی و بەهای ڕۆژوگرتن لە ئاینی ئیسلامدا. هەروەها تەوەری تەندروستی ئەمڕۆژمان تایبەت دەبێت بە ئافرەتی یاخود کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر ئافرەتی دووگیان. بەڕێزان ئێوەش دەتوانن لە ڕێگەی سۆشال میدیاوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە ڕێگەی پیجی کوردستان 24ەوە بەرنامەی پاشیڤ ببینن، هەروەها ڕاو سەرنج و پرسیارەکانتان بۆ ئێمە بنێرین، ئێمەش ئاراستەی میوانەکانمانیان دەکەین. بەڕێزان وەک دەزانرێت لە مانگی ڕەمەزاندا هەموو ساڵێک کۆمەڵێک کەس و لایەن و ڕێکخراو هەن هەڵدەستن با کۆکردنەوەی یارمەتی. جا ئەو یارمەتیانە زۆر جاری وایە پارەن بەناو بۆ کەسانی هەژار و یاخود ئەو کەسانەی کە هەژارن. بەڵام مامۆستایانی ئاینی لەمڕۆ دەڵێن ئەمە بە هیچ شێوەیەک جائز نییە لە ئاینی ئیسلامدا و بەکارێکی زیادەی دەبینن. هەروەها دەڵێن ئەم کارە دوورە لە ئاینی ئیسلام، ئەوان بە خۆدەرخستن ناوی دەبن. خۆدەرخستن لە ئاینی ئیسلامدا واتە ڕیائش بە هیچ شێوەیەک جائز نییە لە ئاینی ئیسلامدا. ئێمە ئێستا پێکەوە پاکێژێک لەم بارەیەوە لە دهۆکەوە پێکەوە دەبینین. دواتر تەوەری ئاینیمان لەگەڵ مامۆستا مزەفەر زیاد دەست پێ دەکەین کە تایبەتە بە گرنگی ڕۆژوگرتن هەروەها بەهایەکەی لە ئاینی ئیسلامدا. لە هەرێما کوردستانê ژمارەیەka zoriya senter û rêxirayên civakê sivîl hene û her êk li jêr dirûjmekî kar dikin. Lê di meha Remezanê da pitiriya wan bine dezgahên xêrxwazî û bi behaneya xirvekirina harîkariyan bû hejaran pareyekê mezin kom vedikin. Mamosteyên Aynê Îslamê jî ev ê pêngavê dûr ji dînî dibînin. مرۆڤ گوناهکارە چونکی بژدیر بۆ نەبوو خودەیە بۆ عێلامەیە بۆ ڕاگەهاندنە و وەختی مرۆڤ ئەزیەتە من مقابل خۆی کردژی مرۆڤ ئێشان تەجریح کرد خودی تعالی بیسن ولا تبطلوا أعمالكم بالمن والأذى. مناتکردنی تو الئیکیب وقتی تو عملکی خیریه کی صدقه کی بزانه وقت منات لیکر افت عملی خوب باطل کرد خیر خوب باطل کرد. Civaknas û hawlatî ji hebûna evan rêxiraw û sentera bi zêde dibînin û dibêjin. Gelek ji wan ji yasayên civakî derkeftîne û pêtiviye aliyên peywendîdar raddeyekî bi wan danin. Bîne bedîl bû xelkekî dî bû nimûne komkirina ya xêra komkirina ya gelek tiştê dî bû xelkekê destgurt û hejar û pêçê nebûyî. Ev ne karê rêxiraweka ya mazine yan ya rêxiraweka xudanşiyane ku biçitin para û tiştaş xelkî komket û bideteyîkî. Kanî ev munazamata heta çi radde yanî dirist e paretê te balafkirine ser feqîrî da em ev biçekî cê gumanê de ye. Bes eger diristayî hem yani her munazamateka bit her mirovekî yê xeyîrê hebit xelkekî feqîriye heyî û hindek dezgah hindek erdê ten yani fe'len ku vî şûlî dikin bila ev vê karê rabin. Xirvekirina harîkariyan di meha Remezanê da bû kezanên hejar û destgurt bûye dergehekî xêrê bû hindek ji rêxirawên civakê sivîl. Aynê Îslamê jî ev ê çendê bi hemû şêweyekî red diket. Cekdar Cemal Kurdistan 24 Duhok. بەڵێ دووبارە سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش وەک ئاماژەم پێکردەوەری ئاینی ئەمڕۆی بەرنامەی پاشیڤ تایبەتە بە گرنگی و هەروەها بەهای ڕۆژوگرتن لە ئاینی ئیسلامدا. ئەویش بە میوانداری مامۆستا مزەفەر زیاد پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی سامی گەردی لە شاری هەولێر. مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا ینی دەگوترێت
ڕۆژوگرتن یەکێکە لە قوتابخانە گەورەکانی ئاینی ئیسلام بۆچی وەکو قوتابخانەیەک ناو دەبرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين دەستخۆشی لە جەنابتان و لەو کەناڵە جوانە دەکەم و کە بەڕاستی شتێکی نمونەیتان پیشانی مسلماناندا بە تایبەتی ئەو بەرنامە جوانە کە بەناوی بەرنامەی بەربانگ و پاشێ و ئەو بەرنمەیەکی جوانە دیارە بابەتی ڕۆژوو یەکێک لە قیمەتەکانی ڕۆژوو لە گەورەی ڕۆژوو ئەگەر باسی کەین ڕۆژوو یەکێکە لە بنچینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بني الإسلام على 5 دەفەرمێ بینای ئیسلام دروستبوونی بناغی ئیسلام لەسەر 5 شت خوای پەروەردگار دایناوە بۆ مسلمانان دیارە یەکێکیان لەوانە ڕۆژووە و ڕۆژوو یەکێکە لە عیبادەتە هەرە بەرز و پیرۆزەکان بۆی لە فەرمودەی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم کە گەورەی و قیمەتی بەهای ڕۆژومان بۆ بەدیار دەکەوێت پێغەمبەری خوا دەفەرمێ لە فەرمودەیەکە کە ئیمام بخاری ڕیوایەتی کە دەفەرمێ كل عمل ابن آدم يضاعف الحسنة ب10 دەفەرمێ هەموو کردەوەکانی مرۆڤەکان بەنی ئادەم هەر چاکەیەکی دەکا بە 10 چاکە لێ دەنووسێ لەو دێش بە 700 إلا ڕۆژوو نەبی خوای گەورە دەفەرمێ لحديث قدسي هذا فرمي إلا الصوم فإنه لي وأنا أجزي به يدع طعامه وشهوته من أجلي ده فرمي لبر أوي روجي كابرا شهوة أرزوكاني وهروا خواردن وخوراك هم إلى خوي قد غدك لبر أوي تنها رزابوني خواي جورا بدز بينيتن كواتا قيمته جوري روجي لودا كم الله يفرمي دمانيا بهاي روجي من بو بدار دخي بون من البيغمبر صلى الله عليه وسلم لفرموديش ترى كلا بخاري مسلم ده فرمي من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ده فرمي هر مسلمانك عبادتي روجو بجواني بريكو بيجي بأمانته أنجام بدا أو سي روجي مانج رمضانيان بستنو روجا ده فرمي خواي پروردگار بلا مرزي كده إيمانا واحتسابا دو مرز يكن بباور بدو ما بس خواي پروردگار به ده فرمي خواي جورا بو روجوا لهمو گناحكاني بيشي خوش ده بيتن فرمودەی ترمانێ بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فرمودەیەکی ترا دەفەرمێ لەبارەی گەورەی ڕۆژی دەفەرمێ من أفطر يوما من رمضان من غير رخصة ولا مرض لم يقضيه صوم الدهر كله وإن صامه رواه البخاري پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر مسلمانێک قیمەت و بەهای ڕۆژی لەلا نەبێ بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژەکانی مانج ڕەمەزان بشکێنی بەبێ ئەوەی نەخۆش بێ بێ ئەوەی عزرێکی شەرعی هەبێ هەل لە خۆیەوە ینی بە هەوا و ئارەزوو نەفسی خۆیەوە ڕۆژەکەی بشێنی نەیگریتن دەفەرمێ گەر ئەو مسلمانە دوایی پەشێمامتووە بڵێ ئەو ڕۆژەی دەگرمەوە لەبەر ئەوەی عزری شەرعی نەبووە نەخۆش نەبووە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر 1 ساڵی ڕێک بە ڕۆژی بێتەوە واتە 12 مانگ ئەو ڕۆژەی بە ڕۆژی بێتەوە خێری ئەو ڕۆژەی بە چەنگ ناکەوێتەوە لە فەرمودەیەکی ترە ئەرزەکەشی لەسەر لا ناچێت ئەگەر دواتر بە ڕۆژ بەڵێ ئەوەکەی لەسەر لا دەکەوێت واجبەکەی لەسەر لا دەکەوێت بەڵام ئەو ئەجر و پاداشەی کە پێغەمبەر باسی کردی صلی الله علیه و سلم لە دەستی دەدا فەرمودەیەکی ترمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لەبارەی قیمەت و بەهای ڕۆژی دەفەرمێ من صام يوما تطوعا في سبيل الله دەفەرمێ هەر کەسێک یەک ڕۆژ لۆ خوای بە ڕۆژی بی کە باس لە عیبادەتی ڕۆژوو دەکەنێمە فەرمێ ئەگەر ئەو ڕۆژە پێی بڵێن کۆبنەوە خەڵکانێک پێی بڵێن کاکە بە ئەندازەی سەرتاپەی زەوی یەک بە ئەندازەی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای سەر زەوی زێڕ دەدەینێ زیوت دەدەینێ بۆ ئەوەی قیمەت و بەهای ئەو ڕۆژە لێ بکردنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لەم یەستەوفی ثوابه دون یوم الحساب دەفەرمێ ناگاتە ئەو پاداشەی کە خوای گەورە لە ڕۆژی قیامەت پێی دەداتەوە کە خوا بە مەلایکەتەکان دەڵێ لێی گەڕێن لەو کەسێ بە ڕۆژی بووە ئەمن دەزانم پاداشی چیە ئەمن دەزانم گەورەی ئەو ڕۆژە چیە مامۆستا مزەفەر ینی وەک یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوا لەسەر بێت خۆش ئاماژەت پێکردیانی دەگوترێت هەموو عیبادەتەکانی مرۆڤ بۆ خۆیەتی تەنها ڕۆژوگرتن نەبێت بۆ خوایە بۆچی ینی ئەمە حکمت لەمەدا چێ یا خودمانەی ئەم فەرمودەیە بە تەواوی چییە؟ کۆمەڵێک حکمەتی زۆر هەیە لەو فەرمودەیەدا کە ڕۆژی خوای پەروەردگار لە فەرمودەی قورسە دەفەرمێ إلا الصوم فإنه لي وأنا أجزي به لەبەر ئەوەی هەموو عیبادەتەکانی تر دەیتوانێت ئینسان فێڵیان تێدا بکە بۆ نمونە ڕیان تێدا بکە کابرا نوێژێک دەکە لەبەر خەڵکی دەگاتن بەڵام ڕۆژی عیبادەتێکی زۆر سڕیە ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە فەرمودەیەکە دەفەرمێ بە ڕۆژوبوون ڕۆژی گرتن ئەمانەتێکی خوایە وليحفظ أحدكم أمانته دەفەرمێ ڕۆژی ئەمانەتە دەبێ بزانێ ئەو ئەمانەتەی چۆن دەپارێزی تۆ لە ماڵەوەی کەس لێ دیار نییە جاری وایە بە تەنیا لە غورفەیەک لە هۆدەیەک دانیشتی نانی لێیە ئاوی لێیە خێزانی خۆتە بە حەڵاڵی لەگەری دانیشتی
ناسێ بە کاری شەرعی لەگەردا بکەیت لەبەرچی هەمووی لە پێناخوای پەروەردگارە بۆیە ڕۆژی یەکێکە لە عیبادەتە هەرە بەرزەکان لەبەر ئەوەی ئەو ئینسانە دەتوانێت فێڵ بکە لە خەڵک دەتوانێت خەڵک هەڵخەڵەتێنێ بەڵام لە ڕاهی خوای پەروەردگار هەموو ئەو شتانە چاوپۆشی لێ دەکات تەنها لە پێناخوای پەروەردگارە ئەوە گەورەیەکەشی لەوەی دەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ یەدع طعامه وشهوته بالنهار ئەو کابرایە خواردن و خۆراک لە خۆی قەدەغە دەکە کابرا نوێژ دەکە بەڵام چەند دقیقەیە لە دوای نوێژەکەی خواردن دەخوا کابرا دەچێت بۆ حەج خواردن و خۆراکی لێ قەدەغە ناکرێ یعنی هەموو عیبادەتەکانی تر بە شێوەیەک لە شێوازەکان ئاسانکاری تێدایە بەڵام ڕۆژی ئەگەر خوای پەروەردگار مەسەلەن یارمەتی دەرت نەبێ ئیمانێکی چاکت نەبێ ئەستەمە زەحمەتە لۆ کەسانێکەوە ئیمان زەعیف بن کابرا لە بەیانی تا ئێوارە خۆی برسی بکە خۆی تێنی بکە نان نەخوا ئاو نەخوا هەموو ئەو شتانە متەوەفیل بی لە بەندەستی ینی حکمت لەوە چییە کۆمەڵێک شت هەر قەدەغە کراون بۆ منە خواردنە هەندێک لە شەهوەتی دیکەیەوە خۆت باست کرد ئەو شتانەکە خوای پەروەردگار قەدەغەی کردووە لەو ئەوەی خوای پەروەردگار بە دیار بێخی ئەو عەبدانە تا چەند ملکەسی خوای گەورەنە یعنی عبودیەت و عیبادەت تەنها لە خوای پەروەردگارە کە تۆ عەبدی خوای گەورەی خالیقەکەت ئەمرت پێ دەکا ئاو مەخۆ یعنی لە ڕۆژی گرتندا گەورەترین مەدرسە ئەوەیە ئینسان فێرە عیبادەت و عبودیەت دەبی خوای پەروەردگار ئەمری پێکردیە کە مەلای بەیانی بانجیدا ئاو مەخۆ نان مەخۆ کۆمەڵێک شتی لێ حەرام کردیە بەڵام لەگەر بانجی مەغریب خوای پەروەردگار دەفەرمێن بیخوا و ئینسانە دەخوا فێری ئەوە دەبێت گوێڕایالی خالیقەکەی بێ فێری ئەوە دەبێت کە خالیقەکەی پەروەردگارەکەی فەرمانێکی پێ دەکە جێبەجێ بکە کە نە هیچ لە شتێکی لێ دەکاتن وازی لێبینی و دەستبەرداری ماوشە مامۆستایانی ئەمە تەنها بۆ ینی ئەرکەکە دەبێت جێبەجێکرێ یاخود سوودیشی بۆ ئەو کەسە هەیە کە بە ڕۆژوو دەبێت زۆر جار دەگوترێت ئەم شتانێک کە قەدەغە دەکرێت ئیرادەی کەسی موسڵمان بەهێزتر دەکات ئێمە بە دڵنیاییەوە دەڵێن هەر شتێک خوای پەروەردگار حەڕامی کردوێ لە قازانجی مرۆڤەکاندایە و هەر شتێکی خوای پەروەردگار بە واجبی دانابێ بە فەرز لەسەر عەبد و بەندەکانی خۆی لە مەسلحەتی عەبدەکاندایە بۆ نمونە هەندێک نمونە بینەوە ئێستا مەسەلەی بابەتی ڕۆژوو کەسانێک وا تێدەگەن ئایا ئەگەر ئەو بە ڕۆژوو نەبێ والعیاذ بالله خوای گەورە معتەل نییە لەسەر ڕۆژی ئەو ئینسانەی پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەلات وەسەلام لەوەی بزانی خوای گەورە چەند گەورەیە پێغەمبەری خوا دەفەرمێ هەر حەفتە بەقەی ئاسمانم کرد دەفەرمێ لە هەر حەفتە بەقەی ئاسمان جێی 2 چۆلم نەدیتەوە ئیلا مەلائیکەتێکی لێبوو یان لە سوزدەدا بوو لە کوڕنوش بردن یان ئەوەتەیە لە ڕکوعدا بوو یان ئەوەتەیە لە زیکردا بوو یان لە نوێژدا بوو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای گەورە فریشتە و مەلائیکەتی وای دروست کردیە لەو ڕۆژەی دروستی کردیە هەتا دنیا کۆتایی پێدێ وەفات دەکا هەموو ژیان یەک سوزدەیە ئەو جێ دەڵێ خوای گەورە هێشتا حەقی تۆم نەداوە بزانە قیمەتی ڕۆژوو ئەگە جانیبە توبیەکە و جانیبێ هەندێک لایانی تەندروستی تەمەشا بکەین لە ڕۆژوو بۆ نمونە علەمای توب دەفەرمون دڵی ئینسانی لە ڕۆژێکدا 100,000 جار لێ دەدا 100,000 جار بەڵام کاتێک ئەو مرۆڤە بە ڕۆژووە لۆ خوای پەروەردگار ئەوە دلیلێکی علمی و طبیە علەما باسییان کردیە دەفەرمون کە ئەو مرۆڤە بە ڕۆژی دەبێ 106 دڵەکەی هێور دەبتەوە کەمتر لێ دەدا ئەگە 100,000 لە ڕۆژێک لێ دەکە بە ڕۆژینە بەڵام لەو ڕۆژانەی کە بە ڕۆژیە 86,400 جار لێ دەداتن بچینە لای علەمای توبیانی ئەگەر تەمەشای کتوبە ئیعجازە علمیەکان بکەی لەبارەی ڕۆژی بەدەیان پسپۆڕی شەرقی و غەربی قسەی کردووە لە سوود و لە قازانجی ڕۆژوگرتندا یەکێک لەوانە باز بکەین نیکۆلایف یەکێکە لە پرۆفیسۆرە هەرە بەناوبانگەکانی مۆسکۆ لە ساڵی 1976 کتێبێکی دانا الجوع من أجل الصحة الجوع من أجل الصحة يعني برسيبون لبيناو تندرستي چاکدا ئەو کابرایە لەو کتێبەی باسیسی دەکە یعنی کابرایەکە غەربیە و بڕواشی بەخواینێ و دەڵێ چی ساڵی 1976 ئەو شتەیدانەیە دەڵێ پێویستە لەسەر هەموو مرۆڤێک بە تایبەت ئەو مرۆڤانەی لە شاری گەورە لە ئاوەدانی گەورەدا دەژین چ بکەنێ پێویستە لەسەریان بۆ ماوەی 3 هەفتە یان 4 هەفتە خۆیان برسی بکەن بەو مستەڵەحەی بەڕۆژی بن بزانە حتى هێشتر لەوانە دکتۆرێکی تری بەڕێز ناوی ماکە ئەو دکتۆرە بەڕێزە یەکێکە لە ئەتیبای سیحەی بارزی ئەمریکی لێکێک لە کتابەکانی خۆیدا باز دەکە باز لە سوود و قازانجی بە ڕۆژی بوون دەکاتن دەڵێ لە جسمی ئینسان خوای پەروەردگار وای دانێ لەبەرەوەی ئینسان بەردەوام خواردن دەخوا خۆراک دەخوا شت بەکاردێنی
زۆربەی خواردنەکان جاری وایە مادەی سمومیان تێدایە نەوع مادەی ژاهراویە دکتۆرە بەڕێزەکان دەزانێت چەنداوە ئیشی منیە بەڵام لۆ قازانجی مەسلحەتی ئەوەی کە بزانین خوای گەورە هیچ شتێک لە زەرەری عەبدەکانی نییە دەفەرمووی ئەو مادە ژاهراویە زۆر جار لە جسمی ئینسان زیاد دەکا بەڵام کە ئینسان بە ڕۆژوو دەبێ سبحان الله ئەو مادەی دەتوێتەوە کەم دەبێ و نیشات و عەزم و جەزم لە لاشەی ئینسان ئینتیشار دەکە و بڵاو دەبێتەوە بۆیە ئەو دکتۆرە بەڕێزەکە دکتۆرێکی ئەمریکی باریزی بەناوبانگە دەڵێ زۆربەی نەخۆشەکانی خۆی بە بەڕۆژیبوون چارەسەر دەگاتن خاصن ئەوانەی نەخۆشی ماعیدیان مامۆستا ئێستا دەچینە لای پێغەمبەرانمان دواتر دەگەڕێنەوە وڵات لەسەر کاریگەریەکانی لەسەر تۆ لەسەر تەندروستی باس کرد پێین لەسەر کاریگەریەکانی لەسەر ڕەوشتی هەروەها لەسەر کۆمەڵایەتی باز دەکەێت بەرحاڵ بەڕێزان ئێستا ئێمە دەچینە لای پەیامنێرانمان لە شارەکانی هەرێمی کوردستان گۆران شاخەوان لە قەزای شەخلاوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت هەروەها مەسعود محەممەدیش لە دهۆکەوە لەگەڵماندا دەبێت بەڕێزان سەرەتاوە لە پەیامنێرمان گۆرانەوە دەست پێ دەکەم گۆران ئەم کاتت باش پاشیف لە شەقلاوە چۆن بەڕێوە دەچێت گۆران بەڵێ دلۆڤانە و کاتتان باش دیارە لێرە مەوێ سەرەتا بە کەشوهەوای شەقلاوە دەست پێ بکەم قەزای شەقلاوە دیارە ئەمڕۆ تەمومژە خۆڵبارینە بۆیە هاوڵاتیانیان کەم هاتوونەتە دەرەوە کاتژمێرەکانی ڕابردوو نێوبازاڕی شاری شەقلاوە قەرەباڵغیەکی زۆری بەخۆوە بینی بوو بەڵام دواتر بەرەبەرە لەگەڵ ئەوەی کە ڕێژەی خۆڵبارینەکە زیاتری کرد هاوڵاتیان پەیتا بۆ ماڵەکانیان گەڕانەوە جگە لە مێرە شوێنێکی گەشتیاریە گەشتارێکی زۆریشی لێیە بەڵام لەبەرەوەی بازار چۆل بوو دیاتر بیستمان کە لێرە یەکێک لەو باخسانە کە هوتێلێکە لە قەزای شەقلاوە لەم باخچەیەدا پێشوازی لە گەشتیاران و میوانان و ئەو کەسانێک کە دوای ئەوەی بەربانجیان کردەوە بۆ بەسەربردنی کاتەکانیان دێنە نێو ئەو باخچەیە کە شوێنێکی گەورەیە لێرەش هەروەکو باسم کرد خێزان بە خەڵکەکە ویاتی ئەو هاوڵاتیانی هاتبوون بە خێزان ینی کەس و کاری ماڵەوەیان ئەندامانی خێزانەکان هەمویان هاتبوون لێرە دانیشتن بەڵام دیار بوو کاتەکەی بەرەو پاشی و دەچوو بۆیە زۆر نەمانەوە دوای پێش کاتژمێر 12 هەمویان بەرەو ماڵەوە چوونەوە چەند کەسێکی تر لێرەیە من مەبەستمە لێرە گەر هاوکارم یارمەتیمامدا لەگەڵیان قسە بکەین بزانین کە ڕۆژووی ڕەمەزان هاوڵاتیانی شەقلاوە چۆنی بەسەر دەبن ئەمێ سەرەتا لەمانەوە دەست پێ بکەم کاکە ئەو کاتتان باش پێمان بڵێن قەزای شەقلاوە کە شوێنێکی گەشتیاریە مانجی ڕەمەزانەوە دووەم ڕۆژە ئێوە ڕۆژەکانتان چۆن بەسەر برد بخير بن سرچاوان والله الحمد لله يعني باشە ڕۆژێکە بەس سەرەتا بەخێر بن سەرچاوم مانجی ڕەمەزانی پیرۆز لە گشت برا پێشمەرگەکانم پیرۆز دەکەمەوە لەگەڵ خەڵکی کوردستان يعني ئاساییە وەکو ڕۆژانی دیکە مەسەڵەن پس ڕەمەزانی ئەو ساڵ تقریبا فەرقیتمەندێکی هەیە کە خەڵکی شەقلاوە مانجی ڕەمەزانان زیاتر بیگرێتە بە قورئان يعني اعتیادیە شەوان وەکو خەڵکی دی ئاسایی دێنە دەرێ و مەسەڵەن بس رمضاني أو صار تقريبا فرقي هي لقى رمضاني بيشي مثلا رمضاني أو صار مثلا زيادة خلق يعني كم ديت هذا أيش سبب كده قرأته بو قيراني داري كروي الهرم كردستان كردس وەکو گەنجێکە خەریکی نێرگ لە کێشانیت یار ئەمڕۆ بە ڕۆژوو بوویت ڕۆژوو چۆن بەسەر بت ڕۆژە وڵی ڕەمەزانێک خۆشە یعنی زەوج خۆشە و شوێنێک هەرەها دەبێت ئەم هاوڵاتیە پێم وابوو بە کوردی قسەی ناکرد عەرەبە فندقی ئێرەیە مەسەڵەن من ئەمەوێ لەگەڵی من ئەمەوێ بزانم فەرقی بین مصر شهر رمضان بين مصر وكردستان بروز برمضان وكل سنة وانتم طيبين. الأجواء بمصر وكردستان كتير منها متشابهة على مود إن الشعب هون مسلم ومصريين مسلمين. الأكراد كتير بيشبهوا المصريين في الاحتفالات بشهر رمضان، منهم خلي بالك اللي بيعمل خير، منهم اللي بيعمل موائد رمضان، منهم اللي بيتصدق لله، وده أنا شفته فعلا هنا في كردستان وخاصة كردستان إقليم كردستان بأربيل بشقلاوة ناس كتير حبابة في شهر رمضان العزيز. ئەمەوێ لەگەڵ هاودەستان خۆش زۆر سپاس ئەمەوێ لەگەڵ ئەگەر کات هەبێ لەگەڵ چەند کەسێکی تر قسە بکەم بزانم ئەوانەی کە خەڵکی شەقلاوان چۆن کاتەکان بەسەرە بن بە تایبەت لە شەوانی ڕەمەزان دیارە هاوڵاتیانەش لێرە دانیشتون ئەو کاتتان باش ئێمە لە بەرنامەی پاشی لە کوردستان 24 ڕاستەوخۆ لەگەڵ تارین پێمان بڵێن بزانم
خەڵکی شەقلاوە کاتەکانی چۆن بەسەردەبا لە مانجی ڕەمەزان؟ سەرەتا پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە هەموو خەڵکی کوردستانەکەم چ لە دەرەوە چ لە ناوای کوردستان لە هەموو برا پێشمەرگەکان لە هەموو داچی شەهیدان لە هەموو ئەو کەسانەی کە ڕاستی ئێستا لە جەبهەکانن و بەڕاستی ڕەمەزان لە شەقلاوە وەکو شوێنەکانی تر نییە چکە جەوی فێنکە و هەمووی شاخ و گەشتیاری خۆی شارێکی گەشتیاریە ئیتر فەرقەکەی ئەوەیە فێنکە و خۆشە بەڕاستی هەست بە خۆشیەکەی شەقلاوە تایبەتمەندی چییە بۆ ئەوەی بڵێ بۆ نمونە لە شارەکانی دیکە یاریەکرێت بە شەوان بە شێوازێکی تر زیندووەکرێتەوە شەقلاوە خەڵکی زیاتر شەوان خەریکی چییە بن لە ڕەمەزان؟ بەخێر بێن شەقلاوە فەرقەکەی ئەوەیە لەگەڵ شارەکانی تر شارێکی گەشتیاریە جگەلەوەی کە شارێکی گەشتیاریشە و دەرەجەی عراڕەی کەمترە بەنسبەت شارەکانی تر فێنکە لە شەواندا زۆر خۆشە ئێرانە و خەڵکیش دێن بۆ ئەوەی کە جەوێکی خۆشیان هەبێتن ئیتر ئەوەیە بەس پێم وابوو پێشتر شێرە کەمێک خەرەباڵ و ئێستا شۆلتر دیارە ئایا ڕەمەزانانی تر باشتر بوویان ئێستا لێرانە کەتووەکو هاوڵاتیەکی شەقلاوە و خاوەنی ئێرەی پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵی 24 من وەکو خاوەنی شاری گەشتیاری عەلی خۆشناو پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە برا پێشمەرگەکان دەکەم کاوان لە سەنگەرن ئێمەش بە ئارامی لە شەقلاوە دانیشتوین لە هەموو شارەکانی کوردستان لە سای سەری پێشمەرگە قارەمانەکان ئەمنیەتمان پارێزراوە و پیرۆزبایی لە سەرۆکی هەرێم و قائیدی هەرێمی کوردستان و پێشمەرگەی هەرێمی کوردستان مەسعود بارزانی دەکەم شاری شەقلاوەش شارێکی گەشتیاریە بڵێ چۆلی بەخۆبینی و هۆکار چییە زیاتر جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو خەڵک زیاتر بێتە دەرەوە بەتابێت بەڵێ فەرقی هەیە چونکە ئێستا بڵێن و نەڵێن قەیرانی دارایی هەیە زۆربەی کوردستان تووشی ئەو قەیرانە هاتیە خەڵک پارەی نییە بێتە دەرەوەکو جاران خەڵک پارە هەبوو دەهاتنە دەرەوە شەوان دەمانەوە ئێستا نا ئێستا خەڵک دێ پێش ئێستاش ئێرە تقریبان قەرەباڵغ بوو بەڵام خەڵک دەستەوە ماڵەوە ئەوزە بێپارەیەکە تەسیری کردووە بەڕاستی دارایەکە لە هەموو خەڵکان تەسیری کردووە لە خەڵکی کوردستان زۆر سپاس دلۆڤان هەر وەکو بینیتان ئەوانە کۆمەڵێک خەڵک لێرە بوون ئەوان لەوەی لەمبەرەوە دیارە کە کۆمەڵی خەڵکی گەشتیار و خەڵکی شەقلاوە لە دوای ئەوەی کە ڕۆژیان بەڕێ کردوێتە لە کاتی مەغریب دوای ڕۆژوشکاندنەکەیان دواتر بۆ بەسەربردنی کاتێکی خۆش دێنە دەرەوە لە وەکو باسەکەن کە شەقلاوە شوێنێکی گەشتیاریەوە هەمیشە جێ و کەش و هەوایەکەی جیاوازە لەگەڵ شارەکانی دیکە چونکە فێنکە بچم پارێزگاها دووکێ ژۆر نوچەکگەهانێ مە مەسعود محەمەد بۆ ئازندیت گەلمەیە مەسعود ئەفدەمێتە باش نها تولکودەری و پاشی بشەوەک گشتی جەموەل دووکێ چاوە بڕێوەدچە بله دلوان افدامت باش بیتن دم تماشاوان کردستان 24 باش بیتن دلوان وجار ما خواست همچنین ناوا مالا که دا کان المالان الویدمی مجیلی چنه کابانیان بر مال چا خبر هفت کن اجبو بر هفت کردن پارشیو چا و همین سرمزه که کند بنو پارشیو خواهد خونو و برف روژه کنی و چند الوری دیاره گلک جورن خوارنات نه بر هفت کردنه عدد گل کابانی مال آوین کنه او چهار روزانه یا جهر شف الویدمی شوه دست بچکرنا خارنت کن و خبر هفت کنش بو پارشیوه خالد بجین این چه خبر هفت کن ابرو کسا کن اسفرا و یا خملاندیه روزانه این دمجمر چند دست بچکرنا خارنت کن پیشکی بخیر هندنوات کنجا سردانا مالوما کردی بخدا و هیبر رمضان دست به تلخصال او حال مایا ام حوال خود جای نیامنون بین حتاس بده هم فترة پیوت خوین و پاشی واجی پیوت خوین یعنی هر شبه هم چینا مالکی هم فعل بود او جورت خارنت این پارشیو طایبت یعنی مال حاجت کن چه جور خارنن خدا هم تسر یا جمعه چون که جمعه هایش عاشرته که دی بیشتر هایی که ما تشتید بیتن وجا جور طحینه و کنگره و یعنی گلک جورن خارنا بلهات ندانه اوه جاجی کردواریه دیار اوه کفن دا گلک یعنی خلق حجت کرد وان جور خارنا هم بجی نو که اف جور خارنت کفن پتر خلق حجت کردن وکی جاجی و
بيجين بانيرو تشوصان جا في المعلبات انه كها دركاتين بله اجا برا بتر يقول جهل دي زماني بتر حش معلبات كان بله بانيري وطحينه وجوجي وهافت شيء كل دوري ما يشكي باب كده ناخذ هذه من تبعي بس هافت شيء دي باكي هيك وكي تشتي بيقول يعني هي حاضر قال حاجات يعني بله زور سپاس خازم يعني گاکستار زتریوان جورن خارنه و رسوان کسین کل در دورن سفره حاضر نشام دادن باش تبع سنده کرده گوت یعنی هر شف چینجا کی کن بین جبو خارنا پارشیوه اف پیوندین هوا چاد باشن دیدن آتا باش یعنی هم مروفتک همی هر روزل جا کی خارنا و صاد درست کن و سرمزه کن بن دیدن می گله که باشه و عادت ما و چند ساله ام هو ساکون بینه و دلترین نخاله و پاشیوه و فتاراشی باشه ما که برنامه جوه زور باشه بله بله زور سپاس مام ام بجین زیاده تری وکو ظلام زیاده حش چجورت خارنت کن پاشیوه بینات برف کرد نه اف خارنت هنه چند جهه رازی بونه هوا نه خدا خو گورینا کفتیه جارا ما کردواری مثلا دانیش که چکن مثلا افکو برنجا بس نوکه یا بیام اکی کتی معلبات و مثلا پنیر و جوجا و عبب دستی تینا و برای اینکه فقیری جی بونه رنگ جور خارنه همین نبونجی نه نبین نه کو بجن همین نه نبین بس اف خورنه دی مثلا هر یک طبیعته که هیک تشتکی لازمه مثلا برای هی دان عمر دان نینا مثلا معلبات بخود احتمال دافکو برنجا خود شتر خو پیراگیریت آن طحینه مثلا فرق مروج یا هی ابا تشتت وصایت هی بله زور باشه سپاس از خازم گل هندک کسی دیجی با ما و افریقا سرویس فرت آماده کی شاید معاونتن تو باشی چوانی ممنون صاحبی بوم بحث رمضان که دو روزن رمضان در باز بونن برف روزا سه و چین این وقو کابانین بر مال جن مال دا چت کن روزانت خود چاد برینن روزانه امجی دائما خود بریم زودی و روزانه زودی که چت کن یعنی زیاده تری هندک خاردن تایبت هنه این پروژه دست چکر نوانات کنه حتی بیت وقت افطاره بله با رمضانش دی روز دیه هر جوره که شکرک دی چکن بله یعنی بجم جبلی رمضانه بریا رمضانه چابونو که یعنی ارکی و زحمت تری لهاتیه یا اونجی بصانعی تری لهاتیه و که خزان آنجی بجین کابانین برماله طبعا جاك زحمة بس خوشتره يعني ذوقه كأوجي بيك فزوداي كي جوي هر شكله كي دي تشيكين دي بيك فخون خوشك ودي تابع زور باشه تجي ما باخ و يعني از ويب سوريس تبكم ديتنا تا وصا اشتراك و بروجه مروف ينفستي بيتن و بشويه الشار بيتن حتى باشيوت خودتن یا انجي چا باشتره دست پیک از بخیرات نواب کم راستی از چی بیش مبرای خود دست پیک اگر مروف بهد برای خود داد نوستنا شوی یا روزه گلای فرقی خواهی راست مروف مینید حتی سپیده بس اگر مروف شوی بم ویتن گلای چتره و صحت مروفی به صحت بشری چتره چون خوا روزه چی استفاده البشری نکردن بله وکو گنج یعنی دیگر رمضان چوانی خوش بریتن والله الحمدلله هر روز دنیا گلک گرمه الحمدلله هر روز که صدقات مش خودی خو مناته چون الحمدلله گلای خوش صدقات و گلای جانات بریتن بله زور باشه زور سپاس دیار الفره عندك کسی دی جناس قلت ايش بابا تشواني باشي سرت وقالك ممنون سپاس رمضان دفته چا يعني تحش رمضانت کی بله رمضان دف مقالك خوشه راستی ذوقه که بخارنه و بو گلک تشتندی گلک خوشه خوشیات چه دازتره یعنی همین پیک و بجین سال سرمزه که کند بن یا جی روژیا و چا بله ما خوشیای روژیا و مروف پیک و کن بیتن سرخانه که سر سفره که و همه کیف خوشی گلک زور باشه زور سپاس بلد لوان هوا دیتی او یک جمع مال دهو کنه کل ویده می دست بشکر ناخارنت کن و همیل سرمزه که کند بن پارسی و خود خانو پاشی برف روژیا کانی و چند مسعود محمد نوچگهان ما جدو که تو دگل ما بوی هر وصا گوران شاق خوان ج قضا شقلا با وقت زندید گل ما بون گلک سپاس جبویه و حالا برزان استاش گفتگوی خما لگل مامستا مظفر زیاد بردام دکین مامستا بس من لکاریگری کانی روجو کرد و هبها کانی روجو کرد یعنی بابین لروی روشتی کمالاتیو باز بکین آیا روجو گرتن تا چند کاریگری دبید لسر روشتو بله طبعا کاک دلوان روجو مدرسه چی زور گوره وقت لپیشوتر باس مان کرد انسان براستی دبی لو مانگی بتایبتی که بروجو دبی پرورده بی فری کامل اکشد بی
وەک ئیمامی حەسەنی بەسرێ دەفەرمێ ڕەمەزان و بە ڕۆژیبوون لە مانجە ڕەمەزان دەورەیەکە پێشبڕکەیەکە مسابقەیەکە بۆ ئەو خەڵکەی کرایتەوە خەڵکانێک تێیدا سەرکەوتوو دەبن خەڵکانێک تێیدا دۆڕا و ساقی دەبن ئێمە دەبێت لە ڕۆژوودا کۆمەڵێک شت قازاند بکەین کۆمەڵێک شت ئاداب لە ڕۆژوودا وەربگرین و فێر ببین بۆ نمونەیەکەم یەک لەو شتانە تربیەت القلوب پەروەردەکردنی دەروونمان پەروەردەکردنی جەسەد و لاشەمان ئەندامەکانمان چۆن ئێمە گەدەمان بە ڕۆژی و خواردن و خۆراکی نازێتە ناوی دەبێ هەموو باقی تری ئەندامەکانیشمان ئاوا بە ڕۆژی بێ بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه رواه البخاري پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگە مسلمانێک بە ڕۆژوو بوو ئەگەر لەگەر ئەو ڕۆژێ وازی لە قسەی پرۆپوز نەینا قسەی بێسەروبەر و بێشەرعی نەینا وازی لە بوختان نەینا دەفەرمێ خوای ڕەب العالەمین پێویستی بەوەی نییە ئەو ئینسانە خۆی تێنی و برسی کردیان کەواتە هەدەف لە بەڕۆژبووندا تەنها برسیبوون و تێنیبوون نییە بەڵکو هەدەف لە بەڕۆژبووندا ئەوەیە ئەو ئینسانە پەروەردە بێ بۆیە پێغەمبەری خوا لە فەرمودێشتردا دەفەرمێ عليه الصلاة والسلام دەفەرمێ رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش دەفەرمێ زۆر کەسێ بە ڕۆژی دەبێ بەڵام لە ڕۆژوەکەیدا تەنها برسێتی و تێنێتی بۆ دەمینێتەوە بۆ لەبەر ئەوەی خۆی پەروەردە نەکردووە ئینسانی مسلمان کە بە ڕۆژی دەبێ هادی بێ دەبێ ئەم ئینسانە شوێنە و لە سەرخۆ بێ دوور بێ لە شەڕ دوور بێ لە ئاژاوە دوور بێ لە توندی سبحان الله کەسانی وا هەیە ئەزیەتی ماڵ و منداڵیان دەدەن هیوا هەیە کە بە ڕۆژوە کەس ناوەری خۆشی تێبگەینی کەس ناوەری مەرحەبای بکە کەس ناوەری سەلامەتی لێ بکە ئەوەتە پێغەمبەر فێرمان دەکا عەلەیهی سڵاتو دەفەرمێ فإن قاتله أو شاتمه فقل إني صائم رواه البخاري دەفەرمی ئەگەر کەسێک شەڕی پێ بتۆشتی بۆ نمونە بە ڕۆژی تۆ لەو جادێ دەڕۆی لەو ڕێگایە دەڕۆی قەرەبارغا ترافیک قەرەبارغا کابرا جاری وایە تەحەملی نییە لەسەر خۆ ناڕوە هۆڕنە لێ دەدا خەڵک ئیسعاج دەکا یان دەبینێتێتە دوکانێک قەرەبارغا پێویستە ئەو ئینسانە لەسەر خۆ بێ پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمی حتا ئەگەر شەڕیان پێفرۆشتی ئەگەر جنێویان پێدای بڵێ من بە ڕۆژیم چەند جوانەگە ئینسان ئەو مستەڵەحە بەکاربێنێ ئەو پەروەردەیە فێر ببێ بۆ نمونە بەڵێ فەرموو ئەگەر ڕێگان بدەیت کاک درۆبان ئینسان چۆن گەدەی بە ڕۆژی دەبێ وەک باسم کرد دەبێت ئەو چاوەش بە ڕۆژی بێ دەبێت چاویشت بە ڕۆژی بێ ها سوفیانی ثەوری لە یەکێکە لە تابعین دەفەرمێ ئێمە یەکەم شت لە بەڕۆژی بوون دەستمان پێ دەکرد وەکو عیبادەتەکە ڕێزی لێ بنێت چاوی خۆمان لە حەرام دەپارات کەواتە بەو چاوەش نابێت تەمەشای خەڵک بکەی و زەرەر و زیان لە خەڵکی دەی حتا زبانیش دەبێ بە ڕۆژی بێ زبانش مهمة كبيغمبري خوا عليه الصلاة والسلام ده فرميت المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمان كاتيك مسلمانه كمسلمانان لدست زباني أو مسلمان أمين بن كأو زباني بروجي قصي خرابينك زينيو بخلق ندا شر بخلق نفروشي بختان بخلق نكا غيبتي خلق نكا چند جوانا اسلام بوا پروردمان دك لگر عبادتش دا اخلاقياتكم ملقاش جوان بكي بون من لزماني پیغمبري خوا عليه الصلاة والسلام عفرت كابو لشار مدينة هاتنا لاي بيغمبري خوا قلت إن فلانة بنت فلان تكثر الصلاة وتثير الصوم وتكثر الصوم قلت أي بيغمبري خوا فلان أفراد شونيجي قالك زورة وصدقي زور دكو روجي سنة قالك بروجي دبي بلام قلت أي بيغمبري خوا يك عيبي هي يك نقصي كده بيغمبري خوا فرميتيا فرمي وهي تؤذي جيرانك ودراوسيك آزار ددا أزيد ددا پێغەمبەری خوا چی فەرموو عەلەیهی سڵاتو وسەلام فەرمی بڕۆن پێی بڵێن ئەو ئافرەتە ئەگە بەو شێوازەی بمری جێی ناو دۆزەخ و عەزابی خوای پەروەردگارە دەبێ نوێژمان تاعەتمان عیبادەتمان پەروەردەمان بکە هە لە فەرمودەیەکی شیرینی پێغەمبەر داهاتووە عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ من لم تنه صلاته عن الفحشاء والمنكر لم يزد من الله بعدا فەرمی کابرا نوێژ دەکە ئەگەر ئەو نوێژە لە خراپەت نەجێرتەوە لە کاری بەدڕەوشتی نەجێرتەوە لە خراپە و تاوان نەجێرتەوە لە ئەزیەتدانی خەڵک نەجێرتەوە دەفەرمێ بەو نوێژێک ئەو ئینسانە هەر چەندەی کادن زیاتر لە خوای پەروەردگار بەدوور دەکەوێتەوە مامۆستا دەگوترێت ڕۆژوگرتن دەبێتە هۆی سەبر و ئارامی بۆ مرۆڤی مسلمان سەبرگرتنیش نیوەی ئیمانە نانی ئەمە چۆن لێک دەدرێتەوە یاخود مرۆڤ چۆن دەتوانێت ئارام بگرێت لە کاتی مانگی ڕەمەزاندا ئێمە دەبینین کە دەگوترێت ڕۆژوگرتن هۆکارێکە بۆ ئەی مرۆڤ ئارام بگرێت و سەبری هەبێت و سەبرش نیوە ئیمانە بەڵام زۆر زیاتر دەبینی مرۆڤی بە ڕۆژوگر هەندێکیان زوو تۆڕە دەبن هەروە هەڵدەچێت بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی قیمەت و بەهای سەبرمان بۆ دەکا دەفەرمێ قیمەت و گەورەی سەبر لە ناو ئیمانی ئینسانی ئیماندار وەکو چی وایە وەکو سەری مرۆڤ وایە کە بە لاشەکەی وەیە قیمەتی لاشەی ئێمە لە چدایە لەو سەرەدایە
کە هەرچی ئەساسیاتی ئینسانە لەسەری ئینسان تحکم لەس ئەو لاشەی دەکا دەیکەواتە قیمەتی ئیمانی لە سەبردایە ئەگەر ئیمانێک سەبری لە گەردانە بێ بۆ نمونە لە بەڕۆژی بووندا ئەو ئینسانە دەبێ فێری ئارامی سەبری خۆڕاگری بێتن چۆن لە بەیانیەوە تا ئێوارە ئەو ئینسانە سەبری گردیە ئاوی ناخوا نانی ناخوا وەک باسمان کرد کۆمەڵێک لەو شتانەی کە محەڕەماتە خی پەروەردگار لێ حەرام کردیە جێ لە شتی خراپ ڕناگری تەمەشای شتی خراپ ناکە ئەوانە هەمووی بە سەبر دەکرێت دەکەواتە ئەو ئینسانە یەکێک لە فەلسەفەکانی ڕۆژوو ئەوەیە دەبی فێری ئەوە بێ خۆڕاگری فێری سەبر بێ چکە سەبر ئەگە نەبێ بەڕاستی ئەو ئینسانە تووشی هەڵە دەبێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وا پەروەردەمان دەکا دەبی ئەوەندە ئارامت هەبێ گە دەوریان لێدای شەڕ هات مشکلە هات کێشە هات تۆ ئەو ڕۆژێ خۆت بۆ خوای گەورەیەک لای کردەوە دەبێت لە ڕۆژوەکانی مانجی ڕەمەزان فێری سەبر بین لە ژیانماندا فێری ئارام بین لە ئیش و کارەکانماندا چکە ژیان بە سەبرەوە جوانە ژیانی ئینسانی ئەو دنیای خوای گەورە وا دروستی کردیە خەم و خەفەت دێ مەشاکل دێ کێشە دێ دەبین ئەو کەسانەی ئارامیانە سەبریان نە کابرا مشکلەیەک دێ مصیبەتێک دێ خۆی دەکوژی دەچی کەسێک دەکوژی لەسا جاری وا هەیە ژن و مێردی وا هەبووە لە سێک پەرداغا ئەو بە خێزانەکەی گوتێ بۆم بێنە نەی بردیا خێزانی خۆی تەلاقدا یعنی سەبر زۆر شتێکی جوانە یعنی لەو دنیای کەس نییە بێغەم بێ وەشی شعرێکی فارسی هەیە دەڵێن شعرەکە ئاوایە دەرێن دنیا بێغەم نەباشێت گەر باشێت بەنی ئادەم نەباشێت دەڵێ ئەو دنیاە کەس نییە بێغەم بێ ئەگەر کەسێک هەبی بڵێ بێغەمم ئەوە دیارە بە شەر نییە ئەو ئیسانە جا غەم هەیە مشکل هەیە ئینسان لەناو ئەو ڕۆژوانەدا ئێمە هەوڵ دەین فێری سەبر بین و سەبرگرتنی زۆر جۆری هەیە مەسەڵەن سەبر لەسەر تاعات سەبرگرتن لەسەر گوناح نەکردن سەبر و ئارامگرتن لەسەر ئیش و کارە لەسەر هەموو ئەو شتانێکە لە ژیانەدا پێویستیان بۆ سەبرە جوانە هەیە مامۆستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ینی دوو پەیوەندی مرۆڤ هەیە یەکیان لەگەڵ تاک لەگەڵ کۆمەڵگایە ئەوەکەی دیکەیان لەگەڵ خوایە جیاوازی ئەو دوو پەیوەندیە چییە؟ جیاوازی ئەو پەیوەندیەکیان ئەوەی لەگەر بینی خۆت و خوای پەروەردگارە ئەو هەر خوای گەورە دەزانێ داخۆ ئینسانە چەندە بەڕێک و پێچی لۆ خوای کردیان نا ئینشاءڵڵا ئەوانەیە کە بە ڕۆژین خوای گەورە ڕۆژی هەموو لایەکمان قبول دەکەن ماندووبوونەکەمان ئینشاءڵڵا پاداشەکەی بەهەش دەبێتن لایانی دووەم تەوەرەی دووەم برێن کە پەیوەستە بە لەگەر کۆمەڵگا لەگەر خەڵک لەگە دەوروبەرت ئەوەیان زۆر گرینگە ها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن فێری ئیجتیماعی و فێری بێکەوە ژیان و فێری هاوخەم و هاوسۆزی یەکتری دەکردن سەحابە بەڕێزەکان ئێمە کە بە ڕۆژی دەبین کۆمەڵێک حکمەتی زۆر گەور هەیە لە ڕۆژیدا ئەو ئینسانەی کە بە ڕۆژووە لەوانە کەسانی وایە ساڵ دوازدەی مانگ تێرن هەستیان بە برسێتی نەکردی هەستیان بە خەڵکی فەقیر و هەژار نەکردیە بەڵام ئەو لە مانجی ڕەمەزاندا یەک جەمنان ناخواتن ئەو جە دەزانی ئێش و ئازاری برسێتی چەندە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرە دەستە جەمعی بەیەکەوە ژیانی سەحابەکان دەکە بۆ نمونە دەیفەرمووی هەر یەکێک لە ئێوە لە مانجی ڕەمەزان لە ئادابی ڕۆژوو ئەوەیە ئەگەر لە تواناتاندا هەبوو ڕۆژوو بە یەکتر بشچێنن فتار بە یەکتر بکەنەوە بۆ نمونە ئەمن ئەگەر قلەقەس پێک بدەمە جەنابەت ئەوە ڕۆژوو بەو قەسپە بشتێنی پێغەمبەری خوا صلی سەلەم دەفەرمێ ئەو مسلمانەی بە ڕۆژی بووە چەندی خێرگەیشتێ هەمان خێر دەگاتە ئەو کەسێک کە ڕۆژەکەی پێشکاندووە بۆ لەبەرەوە ئینسانە ڕەحمی بۆ دروست بووە ڕەوشی هاوکاری لە ناو ناخیدا دروست بووە هەست بەوە دەکە لەگە خەڵکی دیدا بژێ خواردن لە خەڵکی دی ئامادەکە ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەر صلی سەلەم بانجی دەکردین دەیفەرمی ئەگەر شیوتان لێنا خواردنتان لێنا ئاگادار بن ئەگەر مەرەگە بوو شۆربا بوو ئاوی زیاد تێ بکەن بەشی جیرانەکانیش بدەن کەواتە بەشی دووەمی ڕۆژوو ئەوەیە بۆ ئەوەیە ئێمەی مسلمانان هاوخەمی یەک بین ئێمە سۆزمان هەبێ بەرامبەر هەژاران بەرامبەر ئەو کەسانەی برسین تێنین ئەو کەسانەی کە ئێمە جەمێکمان نییە بەڵام کەسانی وایە ساڵی 12 مانگ ئەو جەمەیان نییە ساڵی 12 مانگ گرفتی بە تێری و برسێتیان هەیە مامۆستا لە ڕێگەی پێیجی کوردستان بیچارەوە کۆمەڵێک پرسیار هاتوون یەکێک لەو پرسیارانەی کە هاتوون دەڵێت هەندێک لە مامۆستایانی ئاینی گوتویانە با قوتابیەکان بە ڕۆژوو بن ڕۆژوگرتن لە ئەنجامدانی تاقیکردنەوە گرنگترە ڕای ئێوە لەم بارەیەوە چیە؟ ئەوە تەبعاً فتوا درایە بەخوای پەروەردگارش ڕێیدایە لەو کەسەی ئەهلی عوزرە دوو شتمان هەیە ئێمە ئەگەر کابرا عوزرێکی شەرعی هەبێ یان جاری وایە نەخۆشە یان جاری وایە پیرە پەککەوتەی لە ئاخری بە شێوەی سەرەکی یان ئەهلی عوزرە یان ئەوەیە نەخۆشە ئەو کەسانەی کە نەخۆشن ئەهلی عوزرن قوتابیش لەبەر ئەوەی بەتایبەت ئەوانەی کە پۆلی 12 ئامادەینە مەسیری ئەو قوتابیە بەڕێزە لەو برێن ئەو چەند ڕۆژەیدایە ئەگەر بزانی کەسانی وایە بە ڕۆژووی تێک دەچی خوای گەورە وای دانایە ئەمن تێک ناسم جەنابەت پێ تێک دەچی
تااقەتی نامینێ مێشک و هۆشی لەسەر خۆی نامینێ ئەوە ڕێگادرا بەبێ دوو دڵیەوە بەبێ گومانەوە با ڕۆژوەکەی نەگری ئیمتیحانەکەی بداتەوە ئینشاءالله دوای ڕەمەزان ڕۆژوەکان هەر یەکێکی دیکە لەو بەشداربووانە دەڵێت بۆچی ئەم فتوانە ینی هەر یەکە و بە هیچ مامۆستایەک وای نەگوتیە بەڵام خەڵک لێرەدا بە هەڵە حاڵی دەبی لە مامۆستایان هەموو مامۆستایانی بەڕێزەوەی کە من ئاگادارم بە تایبەت ئەو سەر تەکیدیان لەوە کردوتەوە کە ئەو قوتابیانەی بە تایبەت پۆلی 12 ئەوانەی کە برن لە قۆناغی ناوەندی ئەوانە دانا بەهۆی ئیمتیحانەکە ئەگەر بە ڕۆژوو بێ زەرەر و زیانی پێ بکەوێ دەتوانی بە ڕۆژوو نەبێت دوای ڕەمەزان بگرێتەوە قسەی هەموو مامۆستایانە بە بێگومان بەڵام قوتابی شەیە توانای هەیە بە ڕۆژوش بێ و ئیمتیحانات و تاقیکردنەوەکەی خۆشی بە جوانی ئەنجامدا ئەوە خوای گەورە دەفەرمی ئەن تەصوموا خەیڕ لەکم ئەگەر لە توانات دابێ بە ڕۆژی بخێری زیاترە بە دڵنیاییەوە مامۆستا یەکێکی دیکە دەڵێت من کە بە ڕۆژوو دەبم زۆر عەسەبی دەبم چی بکەم باشە وڵی هەوڵ دە خۆی چاپکاتن ینی هەوڵ دە لەگەڵ ڕۆژوەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک من کەظەمە الغەیظ هەر کەسێک تووڕەیی خۆی قوت داتەوە ئەو ئینسانە هەوڵ دە تووڕەیی خۆی قوت داتەوە کە تواناشی هەبێ دەرببڕی لە ڕای خوای گەورە قوتی بداتەوە دەفەرمێ خوای گەورە لە ڕۆژی قیامەت هەدیە و خەڵاتی گەورەی دەداتێت کە لێ خۆشبوونی خۆیتی صحابەیەک هاتە لای پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمی یا رسول الله نصیحەتم کە ئەو سینی پێغەمبەر فەرمی لا تەغضب تووڕە مەبە دووبارە فەرمی یا رسول الله نصیحەتم کە فەرمی تووڕە مەبە سێبارە فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام نصیحەتم کە فەرمووی تووڕە مەبە ئەو برا بەڕێزەکە هەر تووڕە دەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێک ڕێنمایی دانەوە بۆ کەسانەی عەسەبین و تووڕە دەبن ئەگەر لە پێوە بوو بادام نیشێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر نابچی دەستنوێژێک بشوە لەبەر ئەوەی تووڕەیی لە شەیتانەوەیە شەیتان لێی بە دوور دەکەوتەوە ئەگەر دانیشت بە پاڵ داتەوە ئەگەر نادوور کە نوێژ بکە ئەگەر ئەعوذ بالله من الشەیطان ڕەجیم بڵێتن یان ذکر بکە دان بەخۆی دابنێ و لەو دەمەی ئینشاءالله تووڕەیەکەی دەڕوە و خوای گەورە نەرمونیاڵی دەکە ئەو برا بەڕێز بەشمان ئینشاءالله بەڵێ مامۆستایەکی دیکە دەڵێت دروستە نوێژی تەراویح لە ماڵەوە بیکەم ینی مەبەستی ئەوەیە یەکسەر خۆت ڕاستە و خۆت دوای نوێژی عایشانە بێتن لە شەو دەکات تەراویح لە زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەلە ماڵەوە دەکرا نوێژی سنەت تەراویح سنەتە واجب نییە ئەسڵ وایە سنەت لە ماڵەوە بکرێتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرمی لا تجعلوا بيوتكم مقابر دەیفەرمی ماڵەکانتان مەکەنە گۆڕستان هەرچی نوێژەیە بینە مزگەوت بکەن بە سنەت و بە واجبەوە دەیفەرمی نوێژە واجبەکان لە مزگەوت کەن بەڵام سنەتەکان بنەوە ماڵەوە خێری زیاترە تەراویحش یەک لەو سنەتانەیە بەڵام لە زمانی ئیمامی عومەری نایانەوە مزگەوت کە هاتە مزگەوت مەسەلەن مسلمانان بەدەستە جەمعی بەیەکەوە هەمووی نوێژی تەراویح دەکەن دڵیان پێ ئاسوودەترا و خێری جەماعاتی زیاتر لەوەی بەتەنیا بکاتن بۆیە بە هەموو خوشک برا بە ڕێزانە دەرێم تەبیعیە ئاساییە کەسێک لە مزگەوت بۆی ناکرێت لە ماڵەوە تەراویحەکانی خۆی بکە خوای گەورە قبوڵی دەکەن ئینشاءالله بەڵێ مامۆستا ئەوانەی کە ئەو کوردانی کە لە با بڵێن لە ئەوروپا ژیان دەکەن بە تایبەتی وڵاتانی ئەسکەندەنافیا ڕۆژ لای ئەوان زۆر درێژە ینی هەندێکیان دەڵێن ڕاستە ئەوە هەیە کە دەگوترێت لە کاتێک کە لەگەڵ ڕۆژ ئاوابوون و ڕۆژ هەڵات دەتوانن بەڵێ ینی تەفسیری ئەوە بۆ ئەم ئاەتە چییە؟ ئەوە زانایان دیارە لەبارەی ئەم مەسەلەیەش ئەم بابەتێش فتوایان داوە هەر کەسێک بۆ ئەو برا بە ڕێزانەی ئەو خوشکە بە ڕێزانەی لە ئەوروپان لە شوێن مەسەلەن شوێنی وهەیە 3 سەعات لە گەرەمەجیایە یعنی هەر دوێنێ تەلەفۆنیان بۆ منکە دەڵێ 3 سەعات تقریبا 4 سەعات لە جێگایشین جیای لەگەر کوردستانی خۆمان بۆیە زانایان دەفەرمون ئەو کەسە لە هەر جێگایە کە دەژێ مادەم تۆ لەوێ نیشتەجێی دەمینێەوە واجبە لەگەر تەوقیت و لەگەر کات و ساتیوان ڕۆژوەکان بگری و بیشتێنی ناکرێ بری ئەمە خەڵکی کوردستانم لە ئەوروپای ما تەلەفۆن بۆ ئێرە بکەبرێ لەگە کوردستانی خۆمان ئەمن ڕۆژوەکەم دەشێنم لە چێن دەری بە پێی تەوقیت و کاتی وێن دەرێ لەسەر دوازبە ڕۆژەکە تەواو بکەیت مامۆستاوە یەکێک لەو بەشداروانە بە ناوی شیرین محەممەد دەڵێت لای من 21 سەعاتم دەبێ بە ڕۆژ بووم ینی دەبێ پێبێتنەوە فتوایەکە ئاوادرە ئینشاءالله ئەجری زیاترە خی گەورە پاداشی زیاتر دەداتەوە کە ئەزیەت و ئازاری زۆرتر دەبین بەڵێ یەکێکی دیکە دەڵێت لە کاتی ئیشکردن کە سیوام لەگەڵ هەیە کە بە ڕۆژوو نابن لە لای من ئاو جگەرە دەخۆن من لیان زۆر نزیکم گونەحبار نابم نەخێر گونەحبار نابی زۆر تەبیعی ینی ئێمە با ئازادی لە خەڵک بەرتەسک نەکەینەوە خوای پەروەردگار بە گەورەی خۆ شەیتانی ئازاد کردیە یعنی کەسانێگەن لە مسلمانە کابرا کە بە ڕۆژێ دەبی هەموو عالم بە ڕۆژێ بیشتیوان نییە خەڵکەیە کافرە خەڵکەیە یەزیدیە خەڵکەیە مەسیحیە خەڵکەی غەیری مسلمانانە بۆ خۆی ئازادەکە بە ڕۆژینە خۆ ناکرێ ئەوی لەبەرە من نان و ئاوی واز لێبینیتن بەڵام ئەگەر بکرێ ڕێز لە بۆچوون و لە شعوری عامە بنێ ئەوە لە گەورەی خۆیتی
بۆیە ئەو مسلمانە بەڕێزەیداوە لە هەموو برایانی مسلمانی بەڕێز دەکەم دەبین لە دام و دەستگایەکە لە دائیرەیەکە لە شوێنێکە لەگەر کەسانێکی غیرە مسلمان ئیش دەکە ئەو پەڕی تەعاملی جوان بنوێنی ئەو پەڕی نەرمونیاڵی ئەو پەڕی ئوسلوبی جوان ئەو پەڕی ینی گفتوگۆی جوان لەگەریان خوا نەخواستەوە بە مێشیدانێ وڵا ئەوە لەبەر ئەوەی نانی دەخۆ خواردنی دەخوا ئەمن نابی خۆی تێبگەینم نەشتیوانە ئازادە لە خۆی کابرەمادە مسلمانیە تۆ لە کنی دانیشی لە بەرامبەری دابنیشی خێریش زیاترەکە ناخۆی و بەڕۆژی تەبیعیە. مامۆستایەکێکی دیکەیان دەڵێت من دوای ئەوەی کە مەلا بانگی داوە ئاگادار نەبوومە لە کاتی پاشە و نانم خواردووە بەڵام مەلا بانگی داوە و بە ڕۆژوش مام ڕۆژە بۆم هەژمار دەکرێت یاخودنا يعني نيزاني وملا بانكي طبعا پیغمبري خدا فرمي عليه الصلاه والسلام فرمي ان الله تجاوز عن امتي الخطا والنسيان وما استكرهوا عليه ده فرمي خوای گەورە چەند شتێکی لەسەر ئومەتی من لادایە بە گوناح نانووسێ یەکێک لەوانە ئەگەر کابرا شتێکی لە بیر چوو مەسەلەن نەیزانی هەستاوە پارچەی و درانگ بوو نەیزانی بانجی بەیانیدایە مادەم نەیزانی ئەگەر ئاوی خواردەوە یان بە ڕۆژ جاری وایە لە بیر دەکە ئاو دەخواتەوە یان پاروێک نانی خوارد یان ئەگە هەر بە تێری نانی خوارد نەیزانی لە بیری نەبوو بە ڕۆژوە ئەوە ڕۆژوەکەی ناشتێ و قبولە خوای گەورە قبولی دەکا حتى ئاس ئەو دینە زۆر جوانە کاک دڵۆڤان ینی باوەڕکە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما لەگەر ئەوە بنە شتەکان ئاسان بکەی لەسەر عەبد و بەندەکانی خوای گەورە ئەها بۆ من لە فەرمودەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردی ئەلبانی بە صحیح تەصحیحی کردیا پێغەمبەری خوا دەفەرمێ إذا سمع أحدكم النداء والإناء على يده پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر کابرا هەستاوە بۆ پارشێ و کردن دەفەرمێ لەو کاتەی دەستیدا پەرداغێک ئاو گڵازێک ئاوی دەستدایە لە ناو دەستیدا و دەویست بخواتن بانجی بەسەردا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو پەرداغە دامەنێ کە دەستت دایتێ قومێک ئاو بخۆیەوە دەفەرمێ دامەنێ ئاوەکەت بخۆیەوە با بانجیش بداتن کەواتە ینی ئاسانکاریە لێرە ینی جائیزە لەو کاتێک کە دەست لە پەرداغێکدا بانجی بەسەردا دەداتن ئاوەکە تەواوکە و ڕۆژوەکە ناشێتن و ئەو کەسانی لە بیریشان دەچێ ئاو دەخۆن یان نان دەخۆن ڕۆژوەکەیان ناشێت مامۆستایە یەکێکی دیکەیان بە ناوی کۆسەد محەممەد دەپرسێت ئایا بەکارهێنانی نیڤیا یا خود با بڵێن کرێمی دەموچاو لە کاتی ڕۆژوگرتن ینی هیچ زیانێکی ناشێت نەخێت ناشێت بۆنیش هەروە بەڵێ بۆنیش هەروایە بەڵێ مامۆستا ئێمە بەردەوام لە ڕیوایەتێکم دیتی عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ کە بە ڕۆژی دەبوو بۆنی لە خۆی دەدا ینی بۆن چێ خۆ خواردن نیە تکە و کەباب نییە قاویلە یان ئەوەندە زەحمەت نەکەی هەندێک بۆ چوونی ئیمامەکانە پێیان وایە بۆنکردن لەوەی ئەو ئینسانە لە هەموو شتێک خۆی دوور خاتەوە ئەجرەکەی زیاتر بێ بەڵام ئەتوو بێ ناو خەڵکی بۆنت ناخۆش بخێرە بۆن سیر و پیازت لێ بۆن ئارەقەت لێ بێ یان بۆنەکی خۆش لە خۆت بدەیت بەتایبەت ئێستا ئێمە لە کاتی هاوین داین ینی پێویستە بە تایبەتی نوێش خوێنان کە دێنە مزگەوت با نیوە ڕۆژ بێ با عەسریش بێ ئەگەر بۆنێکی خەفیف لە خۆیان بدەن بۆنیان خۆشتر بێ خێری زیاتری زۆر سپاس مامۆستا دەگەڕێنەوە لەت بەڕێزان دوای ئەوەی کە داعش هێرشی کردە سەر ڕۆژاوای کوردستان لە شاری کۆبانێ ینی وەک خۆتان دەزان دوای ئازادکردنەوەی ئەو شارە وێران بوو ئێستاش سەرڕای ئەوەی کە دانیشتوانەکەی گەڕاونەتەوە شوێنەکان و سەرماڵ و حاڵی خۆیان بەڵام زۆربەی مزگەوتەکان وێران بوونەوە تاوەکو ئێستا نۆژەن نەکراونەتەوە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان لە کۆبانێ بچنە ئەو مزگەوتانەی کە دوورترن یاخۆت لە کۆبانەی دوورترن دەکەونە دەرەوەی ناوچەکانی خۆیان پاکردژێک لەم بارەیەوە دەبینی. مزگەفتە حەجی ڕەشاد یا گرێدای تاخا پیشەسازیە لە باژارێ کۆبانێ پشتی دەرباسبوونا بێتری ساڵ و نیڤەکێ بسەر ڕزگارکردنا باژێر ji کۆنتڕۆلا çekdarên Daişê û digel destpêkirina meha Remezana pîroz nikare pêşwaziya oldarên texê bike. Tundiya şer û pevçûnan li deverê kevirek li ser kevirekî nehiştiye nava mizgefta Hecî Reşad de. Camiya me bû yanî meha rûjiyê miletê me tîdan nimê dikir. Mesela bên camiya ji vî miletî rabû, ji vî gelî rabû, mesela nimiya xwe dikirin, camî mesela nimiya sibê lê dikirin. من نمی‌ها عادی لید کردن نام ملاتی ما مثلا حیرین جامین الورنامه مثلا جامی دور چیه ملاتی جار نکنه دور داره. جکوما ده مزگفتان و دی چارچوبه جنگا کوبانه ده نه مزگفت راستی زیان مادی برچاو هاتن. آرمانج کردن مناره مزگفت شریعه یا گو بلندبوناوی 40 متر بو او جیج آلیه چکدارن داعشه و بو سدما ویرانبونا نیوی مزگفت نافاتی.
دەربارەی vê mijarê berpirsên rêveberiya kar û barên olî kantona Kobanê tekez dikin ku wan 7 mizgeft nûjen girine û dergehê 8 mizgeftan di nava bajarê Kobanê de vekirîne ji bo pêşwaziya meha Remezanê. دەستپێکە ێریشە داعشدا لەسەر باژێر ئەو منارە فەجراندن ئەو منارە دەما کەتجی زانی بلندیا وێ 40 میتروی زیاتر بوو ئەو قاس حەجمێ وێ گران بووژی ئەما سەر ئەوێ جامێدا کەت یان کێبێ ڕبێکی جامێ ئەو جی بخوارە ڕوخاند ئانی عەردێ ئانی زرارێکی مەزین گیهاندێکی چ جامێ هەمی زاتەن گیشکی شکستن دەریە جامێ وەک تێ خویاکردن هەمی ژێ دەرکەتن ئەو جی شکستن. Bilî karînên rêveberiya Xweser yên sînordar duwarê diravî de nebûna hêzên kar yên taybet bi avakirina mizgeftan û kêmbûna keresteyên pêwîst ji bo nûjenkirina navendên olî berbestên serekenel pêş proseya nû avakirina mizgeftan di nava bajarê Kobanê de. Lê tevî rêgirên borî hin Komîteyên Millî û bihevahangî digel saziyên girêdayî kantona Kobanê karîn careka din piraniya mizgeftan bixin xizmetê de. Heybar Osman, Kurdistan 24 Kobanê. بەڵێ بەرزان دووبارە بەردەوام دەبین لەگەڵ مامۆستا وەک بینیمان لەو پاکێژەدا لە ڕۆژاوای کوردستان لە کۆبانێ دوایەوەی و شارە وێران کرا ئێستا یعنی مزگەوت نیین بۆ ئەوەی ئەرکە ئاینەکانیان جێبەجێ بکەن ڕێگەی دوورتر دەبڕن. پێت وایە هەبوونی مزگەفت مەرجە بۆ ئەوەی ئەرکە ئاینەکان جێبەجێ بکرێن؟ نەخێر. طبعاً پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمێ یەکێک لەو شتانەی خوای پەروەردگار لە فەرمودەیەکە دەفەرمێ خوای پەروەردگار پێنجتی بە ئومەتی مندا بە هیچ ئومەتێکی نەداوە. یەک لەوانە دەفەرمێ وەجوعیلەت لی ئەرض مەسجیدەن وەتەهوڕا. دەفەرمێ خوای گەورە ئەو زەویە کردێتە مزگەوت پاچی کردێ لە بۆ ئومەتی من لە هەر جێگایەکی گەیشتێ نوێژی خۆتی لێ بکەی مزگەوتە. بەڵام فرمودەشمانەیە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أحب البلاد إلى الله مساجدها. دەفەرمێ خۆشەویستترین جێگا و بقعە لەسەر زەوی پارچە زەوی مزگەوتەکانە. بەڵام بۆ ئەوانەی کە لێیان تێکچوو وەکو ئەو مسلمانانەی کۆبانەی ئەو خوشکبرا بە ڕێزانەی وێندەرەی خوای گەورە دەرگای بە خێریان لێ بکاتەوە مەرز نییە ئیلا بچن لە مزگەوت تاعاتی خۆیان بکەن لە هەر جادەیەک لە هەر کوچە و کۆڵانێک لە هەر شوێنێک بەرماڵی خۆیان ڕابێخن ئەگەر بەرماڵیشیان پێ نەبێ دوگوردیشیان پێ نەبێ لەسەر زەوی بکەن نوێژەکانیان عینەن وەکو ئەوە لە مزگەوت بێ و ئەو زەویە هەمووی مزگەوتە لە ئومەتی محەممەد المستەفا کاتی خۆی لۆ ئەدیانەکانی تر لۆ مەسیحیەکان جائز نەبوو ئەگەر نوێژیان لە کەنیسە نەکردوان نوێژەکەیان قبول نەبوو بەڵام لۆ ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم جائزە لە هەر جێگا گەیشتێ وەختی نوێژ بوو نوێژەکانی خۆتکە و مزگەوتە و خاوێنە و قبولە ئینشاءالله. بەڵێ مامۆستا زۆر سپاس بۆ وەڵام دانەوەکەت. زۆر دەگوترێت ینی بۆ ئەوەی ینی ئەگەر ڕێگەی دوورتر ببڕی بۆ ئەنجامدانی ئەرکاینەکان بۆ چوون بۆ مزگەفت خێرەکەی زیاترە. خۆی زۆر جاری وایە خەڵک هەندێک شت زەرەر لە خۆی دەدەوا دەزانێگە ئەزیەتدانی خۆی بکاتنەوە خێرە نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لا ضرر ولا ضرار لە ئیسلامدا زەرەر دانیش لە خۆت جایز نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ إن لعینیک علیک حقا وإن لجسدک علیک حقا دەفەرمێ ئەو چاوانە حەق و مافیانێ لەسەرت و هەروەها دەستەکانت هەروەها لاشەت هەمووی حەقێ لەسەرت بیپارێزی ئەزیەتی نەدەی ئەتو لێرە دەڕۆی لە ئەو سەری بەبێ ئەوەی بەس دەبە نوێژێکی جەماعات مەسەلەن وەکو ئەو مسلمانانە پێی وابێ ئەگەر نەچێ نوێژەکەی قبول نابێ ئەگە توانای هەبێ تااقەت هەبێ بچی خێرە ئەمە ڕێگری لێ ناکەین بەڵام ئەگە ئەزیەتیشی تێدا بوو ها لە شەرعدا دەڵێ ئەگەر کابرا ئێمە 17 عوزرمانەیە ئەگەر دەڵێ یەک لەو حوزرانە یەک لەو ئەسبابانە موجود بوو هەبوو دەتوانین نەچێتە مزگەوت بۆ نمونە ئەگەر بچی بۆ ئەو مزگەوتێ مەترسی لەسەر گیانی هەبێ بۆ نمونە ئەگەر بچی لە ڕێگا مەترسی هەبێت تووشی مشکلەکی ببیتن با نەچی لەو کاتێک لە سەری نییە جا ئەوانە ئەوەی کە بەڵێ عەفوان بەڵێ مامۆستا بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە دوا پرسیارم بەس تکایە بە کورتی وەڵام بدەیت هیچ کاتمان نەماوە زۆر جار خەڵکێک هەن لێرە خێر دەکەن مزگەوت دروست دەکەن بەس ڕەنگە بۆ نمونە ئێستا لە باشووری کوردستان زۆر وەک دەگوترێت پێویستمان بە مزگەوت نەبێ ینی مزگەوت گەلێک زۆرە ئەو کەسانەی کە خێر دەکەن و مزگەوت دروست دەکەن ناتوانن بچنە کۆبانێ بۆ نمونە لەوێ ئەو پارەی تەرخان بکەن مزگەوتەکان ئاوادان بکەنەوە ئایا خێرەکە هیچ جیاوازی هەیە بە دڵنیایی پێویسترە زۆر پێویسترە
و ئێمە لێرەوە دەستخۆشی لە هەموو دەوڵەمەندانی کوردستان دەکەین ئەوانەی بە تایبەتی دەستی ڕەنجینیان هەبووە لە دروستکردنی ماڵەکانی خوای پەروەردگار لە نەخۆشخانە لە قوتابخانە زۆر لەو شتانیان کە خوای گەورە پاداشیان بداتەوە بەڵام وەڵاهی لێرەوە پێیان دەڵێم ئەگەر ئەوانەی دەستیان دەگاتە ئەو جۆرە جێگەیانەی کەوە یعنی هەمووی هەدم بۆ و هەموو جێگا و ڕێگاکانیان لێ ڕووخاوە و نەماوە هاتوۆتە سەب ناغی دەستی یارمەتیانجا مزگەوت بێ نەخۆشخانە بێ مەدرسە و قوتابخانە بێ هەر شتێک لەوانە بکەن بەڕاستی زۆر ئەولاترە و پێم وایە گەورەترە لەوەی کە ئێمە ئێستا الحەمدوللا تا ڕادەیەک ئێمە لە ئاوەدان و لە خۆشی و لە ئەمن و ئاسایشێکی جوانداین. مامۆستا مزەفەر زیاد پێشنوێژ و تارخوێن زۆر سپاس کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان بوو هەروەها زۆر سپاس بۆ وەڵامدانەوەکانت بۆ ئەو بەشداربوانەی کە ڕێگەی پیجی کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمان بەشدار و زۆر سپاس بۆ ئێوەش مۆفەقتان. بەڕێزان دوای ناوبڕێک و پاشیو لەگەڵتان بەردەوام دەبێت.
بەڕێزان دووبارە کاتتان باش پاشتیو لەگەڵتان بەردەوامە دەمەوێت دووبارە لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان بمێنینەوە لە ڕۆژاوای کوردستان ئێستا لە شاری قامشلۆ بە پێچەوانەی کۆبانێ مزگەوتەکان ئاوادانن و تەراویح تیایدا ئەنجام دەدرێت ئەمە لە کاتێکدایە بە بەراورد لەگەڵ هەندێک لە شارەکانی دیکەی سووریا بەهۆی ئەوەی کە شەڕ و ئالۆزی لەو ناوچانە هەیە مزگەوتەکان ناتوانرێت تەراویحیان تیادا ئەنجام بدرێت بەڵام لە ڕۆژاوای کوردستان لە شاری قامشلۆ بە پێچەوانەوە هاوڵاتیانی کورد لە ڕۆژاوای کوردستان لە شاری قامشلۆ تەراویح لە ڕۆژانی ڕەمەزان ئەنجام دەدەن. دوای بینینی پاکێژێک لەم بارەیەوە قسە لەسەر کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر ئافرەتی دووگیان دەکەین لەگەڵمان بمێنەوە. دمها رمضان دا نمجا تراويحا يك جداب ونريد انغو تقوسن هري بالكشا لجم سلمانان جبروشا اولهي دسالين بوريدا هرهاتنا مزگفتان هندكي لاواز بو لبسايا اراميا كل بجاري قامشلو خلق اندفري بيترس و آستانگيان نمجن خل مزگفتان دكن وبتايبتي تراويح ونمجا سبهي كمدبينين الحمد لله اقبال الحمد لله رب العالمين جميع اصنافها جدير الزورين ج حلبين ج حمصين ج شامين وكما قلت حمو بلا كرمانجن عرب حمو جامعة مدى جامعة غزالي والحمد لله يا رب العالمين اقبال بيهتراج جفار وشبيرارجي الحمد لله يا رب العالمين والميجا صباح الحمد لله رب العالمين يعني تهترس وخوف سرمانين وشكش خديرة الله اكبر هنابرن جبهات عرب كوجباجار سوريا من الشام حلب وديرا زوري جبر شر و پفچونان رويانا ولقامش و جهگرتنا كيف خوشي و رازيبونا خو ديار دكن و دوي مها رمضان دا مزگفتان وكمالان جخور دگرن نيجي لهون على الجامع هون موجود الكهرباء والامان وهاي نظام امتينا مزگفتي لفر كهرباء واولهي هيا وام لفر دمينين تا مغربي وجارنا ام لمزگفتي دفترن خلكن في دفري برمردن قدر ما دگرن وهمو خواستكن ما بجيتين مضيافين قدموا لنا اللي بدنا اياه الحمد لله جامعة هموينا حمود تراويح الميجمة تشيد بين قرآن الساعة 12 نيرو حتى وقت مغربي يعني نيسكي جوار دينين شربت جوار دينين خرمات دينين يا دفري ديش دير الزورج حسك يتين الفرد فطرن يعني قال لك جامعة يمكن جامعة مثلا نيفي سوق بتشيكي طنجاي ہے بس جامعة ملفر وقفنا الحمد لله وكهرباء جي باشا وضع باشا وكهربتنا بيجي موتورين من جامعة جي ہے يعني عالم عمودين انه بر مكيفة وبر شيكا انه قرآن خوف هنا الحمد لله يعني امان هي شيكا نوقف محافظة دي انه كان يعني كهذا درجة تراويح على غكرن وهو العزيز الغفور لغوري هن ولاتيان تبلي بيلا كوجبريه ومترسيا كوهن تقين روبدن جالي جروبن توندريفا رجاء مسلمانا لمزگفتن دفري د استا نورمال ديا وسدما فيكي اوا كو دفرين كردي هندكي د اراميه كي د درباز دبن لقل رزگرتنا فيم ها بيروز جالي خلكن دفريفا دلوفان چتو كردستان 24 قامشلو دووبارە ئەم کاتتان باش بەڕێزان پاشی بەردەوامە لەگەڵتان وەک ئاماژەم پێکردتەوەری تەندروستی ئەمڕۆ تایبەت دەبێت با کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر ئافرەتانی دووگیان ئەویش با میوانداری دکتۆرە خاوەر ئەحمەد مستەفا پسپۆر لە نەخۆشیەکانی ئافرەتان و نەزۆکی دکتۆرە زۆر بەخێر بێ دکتۆرە دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئافرەتانی دووگیان کامانن ئەوانەی دەتوانن بە ڕۆژوو بن و کامانن ئەوانەی کە عوزریان هەیە و ناتوانن بە ڕۆژوو زۆر سوپاسان دەکەین پێم خۆش بوو بۆ ئەمڕۆ باسی ڕۆژوو ئافرەتی سکپڕ بکەین پێش هەموو شتێک حەزم لێ بۆ هەموو ئافرەتانی خۆشەویست و هەموو ئافرەتانی سکپڕ بزانن کەوا سکپڕی نەخۆشی نییە
واتە هەموو ئافرەتێکی سکبەر دەتوانیتن بە ڕۆژوو ببیتن بەڵام زۆر جار هەیە ئەو ئافرەتانەی کە بەهۆی ئەو گۆڕانکاریە فسیۆلۆجیانەی کە لە جستەیان داڕوو دەداتن بێگومان هەر ئەو گۆڕانکاریانە لە ئافرەتێکەوە بۆ ئافرەتێکی تر ینی فەرقی هەیە بەڵام ئێمە هەروەکو هەموو پزیشکێکی پسپۆر لە سەرەتای سکپڕی واتە سێ مانجی یەکەمدا ئامۆژگاری هەموو ئافرەتێکی سکپڕ دەکەین کەوا بە ڕۆژوو نەبن چکە لەو سێ مانگەی یەکەمدا هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە جستەی ئافرەتەکە ڕوو دەداتن ئەو گۆڕانکاریانە بەسەر ئافرەتەکە دادێتن و هەروەها ئەو سێ مانگەی یەکەمی سکپڕی زۆر ضروریە لە بۆ گەشەکردنی کۆرپەلە و دروستبوونی هەموو ئەندامەکانی لەشی بۆ نمونە ئەو کۆرپەلەیە لە ڕێگەی وێڵاشەوە خواردن و ئۆکسیجین و هەموو ئەو مادە سوودبەخشانەی کە پێویستە بۆ دروستبوونی جستەیان پێویستیان پێدەبێتن ئەگەر هاتو ئافرەتەکە بە ڕۆژوو بیتن ناتوانێتن ئەو گۆڕانی ئەو پێویستیانێک کە بۆ گەشەی کۆرپەلەکە پێویستە دابینی بکاتن هەروەها هەمووشمان دەزانین زۆربەی زۆری دەتوانم بڵێم 195 ئافرەتی سکپڕ لە سێ مانجی یەکەمی سکپڕیەکەیدا تووشی ڕشانەوە و دڵتێکسوونێکی زۆر دەبیتن و ئەو ئافرەتانە پێویستیان بەوەی هەیە بە بەردەوامی مادەی شلەمەنی وەربگرنەوە تاوەکو بتوانن تاویزی ئەو شلەیە بکەن کە لە جستەیاندا کەم دەبێتەوە هەروەها لەبەر ئەو دا و دەرمانانێک کە ڕۆژانە وەردەگرێتن هەتا وەکو بتوانانی ئافرەتەکە سکپڕیەکی سەلامەت و یعنی تەندروست بکاتن باشتر وایە سێ مانجیەکەم بە ڕۆژوو نەبیتن ئەوە بە سێ مانجیەکەم بەڵام ئەمە چکە ماوەی سکپڕی دەکرێتە سێ قۆناغ سێ مانجی یەکەم و سێ مانجی ناوەڕاست و سێ مانجی کۆتایی لە سێ مانجی ناوەڕاست و سێ مانجی کۆتایی ئەگەر هاتو ئافرەتەکە تووشی هیچ کێشەیەک نەبێ بۆ نمونە بەرزبوونەوەی پاڵەپەستۆی خوێن هەوکردنی گورچیلەکانی و یانیش تووشی نەخۆشی شەکرە نەبێتن ئەوە ئافرەتە دەتوانێتن بە شێوەیەکی ئاسایی بە ڕۆژوو ببێتن بەڵێ دکتۆرە ئەوانەی کە وەک ئاماژەت پێکرد کە دەتوانن بە ڕۆژوو ببن لە سێ مانگی یەکەم ناوانەی قۆناغەکانی دیکە چ خواردنێک باشە بۆ ئەوەی بیخۆن کە سوودی لێوەرگرنەوە خواردنی ئافرەتی سکپڕ بۆ ینی ئەمە لە هەموو کاتێکدا زیاتر ئامۆژگاری ئافرەتی سکپڕ دەکرێتن کەوا کەم خۆری دایم خۆر بێتن بۆ نمونە لە کات و ڕۆژ و شکاندندا پێویست بۆ دەکاتن چونکە ئافرەتەکە پاڵەپەستۆیەکی زۆر ینی زەختێکی زۆر لەسەر گەدەی دروست دەبێتن پاشی ینی ڕۆژ و شکاندن خصوصەن ئەگەر هاتوو کە باسمان کرد دوای قۆناغی پێنجەم ئەگەر هاتوو ئافرەتەکە بە شێوەیەکی ئاسایی ینی بۆ نمونە ئەگەر بە ڕۆژوش نەبێتن ئەو زەختەی لەسەر بەهۆی زەختی منداڵدانیەوە کە لەسەر گەدەیدا دروست دەبێتن ئەو ئافرەتە تووشی ینی گەڕانەوەی خواردن لە بۆ ناو مۆڕیەکانی سوورێن چکو هەروەها تووشی هێنانەوەی ئەو مادە ترشەلۆچیەیە دەبیتن کە لە ناو گەدەیدا دەبیتن ئێمە لە کاتی ڕۆژوشکاندنە زیاتر ینی ئامۆژگاری ئافرەتان دەکەین کەوا بە ڕۆژوشکاندنەکەشیان بە مەرحەلە بیتن مثلا نەوە کەم خۆری دایم خۆر ینی لە سەرەتا ڕۆژوشکاندنەکەیان خواردنێکی زۆر کەم بخۆن باش سەعاتە چیت کە دیسان دەست پێ بکەنەوە ینی وەت بچیت کە خواردن بخۆن هەتا وەکو کاتی پێشی نووسنیش محاولە بکەن خواردنەکەیان کەم بکەنەوە هەتا وەکو دوور بن لە گەڕانەوەی ئەو مادە زەرداویەی کە ینی ئەزیەتی گەدەیان دەداتن بەڵێ دکتۆرە ئێمە دەبینین لە کاتی پاشێویش جۆری خواردنەکان زۆرجار جیاوازن بۆ نمونە ینی خەڵکانێک هەن خواردنی سوکتر دەخۆن بۆ ئافرەتی دووگیان وا باشترە لە کاتی پاشێو چ جۆرە خواردنێک بخۆن وا باشترە زیاتر ئەو خواردنە سوکانە بخۆن هەروەکو باسمان کرد زیاتر بەرهەمەکانی شیر و دوورکەونەوە لە خواردنی چەوری و ئەو مادانەی کە مادەی پرۆتیناتیان زۆر تێدایە چونکە ئەگەر هاتو ئەو پاشەوەی کە خواردنەکەی دەخواتن بێگومان ئەو ئافرەتە دووبارە جارێکیت کرد ینی لەسەر ئەو خواردنەدا دەخەوێتەوە ئەوەی لێ دەکاتن ئەو خواردنە ینی زیاتر هەزمی کەم دەبیتەوە لەبەرەوەی ئافرەتی دووجیان بەخۆی بە شێوەیەکی ینی سروشتی هەزمیان کەم دەبیتن ینی بەهۆی ئەو گۆڕانکاری فسیۆلۆجیانەی کە لە کۆندامی هەرسیاندا ڕوو دەداتن وەها دەکاتن ینی ئافرەتەکە بخۆیان گەدەیان ینی تەمبەڵیەک و ناچاڵاتچیە کە بیتن لە هەزمکردنی ئەو خواردنانە زیاتر باشترە ینی زیاتر شلەمەنی وەربگرن بۆ نمونە ینی هەر لە کاتی پارشێودا پێویستە ینی بەلای کەمی کوپەک شیری بخۆن مۆزەچی بخۆ زیاتر میوە و
سەوزە بخورێتن هێلکەیە چەوریە سووریە ئەو خواردنانە بە هەموو شێوەیەک محاولە بکەن لێ دوور بکەونەوە. بەڵێ دکتۆرە وەک دەزانرێ ینی لە مانگی ڕەمەزاندا ژنەکان ئاخود ئافرەتان زیاتر سەرقاڵی کار دەبن و زیاتر ئیش دەکەن زۆر جاروە ماندووتر دەبن. ئایا ینی بۆ کاریگەریەکانی مادووبوون لەسەر ئافرەتی دووگیان لە مانگی ڕەمەزاندا تا چەند کاریگەری خراپی لەسەر هەیە؟ باوەڕ ناکەم ئافرەتەکان زۆر خۆیان ماندوو بکەن بەڕاستی خصوصەن لە کاتی ئێستاماندا. بەڵام ئافرەت هەیە بیانیان دەچێت بازار و ئێوارەکە و با بڵێن عەسرەکەی خەریکی دروستکردنی نان دەبێت بۆ خێزانە. بەخۆی هەموو ئافرەتێک خصوصەن ئافرەتی سکپڕ دەبی لە یعنی ئەمە لە سەرەتای سکپڕیەکەیان تقریبن بەرنامەجێکی ژیانیان لە بۆدا دەندرێتن کە ئافرەت پێویستە ڕۆژانە چەند کات ژمێر کار بکاتن، چەند کات ژمێر بنویتن، چەند کات ژمێر بە وەرزش بباتە سەرێ. طبعاً ئەو ئافرەتێک کە بە ڕۆژوو دەبیتن پێویستی بە وزە و بە توانایەکی زۆرتر دەبیتن. لەبەرەوە زیاتر ئامۆژگاریان دەکەین کە لە کاتی بە ڕۆژوبووندا یعنی زیاتر یعنی هەتاوەکو بتوانن مەسەلەن سکپڕیەکەیان بە شێوەیەکی تەندروستانە بێتن دوورکەونەوە لەو ئیشە قورسانەی کە ڕۆژانە مەسەلەن ڕۆژەکانی تر زیاتر ئەو کارە قورسانە هەڵبگرن لە بۆ دوای ڕۆژ و شکاندنەکەیان. مەسەلەن ئەگەر هاتو ئافرەتەکە دەبینی چەند منداڵە چیتکەی هەیە لە ماڵەوە خۆی سکپڕە و کارێکی زۆری لەسەرشانی دێ و کەس نیە یارمەتی بداتن ئەوانە باشترە خۆمان دووکردنەکەیان چکە ئەو وزەیە ڕۆژانە لەگەر بە ڕۆژوەکەیاندا دەباتن وزەیەکی زۆریان لێون دەبیتن پێویستە تەعویزی ئەو ماندووبوونەی بکەنەوە. یعنی بۆ نمونە ئەگەر ڕۆژەکانیت کە مەسەلەن چەند کات ژمێرێک دەنووسن پێویستە زیاتر ئەگەر بە ڕۆژوو بن زیاتر وەختەکەیان بە ئیسراحەت و ینی ئەو ماوەیە کە لە بۆ نووسنیان بەکاریان دەهێنە زیاتر بکرێتن. بەڵێ دکتۆرە تۆ ئاماژەت بۆ کرد هەندێک لەو ئافرەتانەی کە دووگیان ئێوە ڕێنمایی ئەوەی دەکەن کە ڕێنمایی ئەویان دەکەن کە وەرزش بکەن لە مانگی ڕەمەزاندا چ کاتێک گونجاو بۆی ئەوان وەرزش بکەن یاخود دەتوانن لە مانگی ڕەمەزاندا وەرزش بکەن؟ لە مانگی ڕەمەزانیش هەموو وەکو هەموو مانگەکانیت کە بۆ نمونە ئەگەر ئەمە دوای نوێژی عیشایە مەسەلەن لە دوای ناخواردنی ئێوارە هەموو ئافرەتێکی سکپڕ ئەمە ئامۆژگاریان دەکەن کەەوە دوورکەونەوە لە پاڵکەوتنەوە و دانیشتنیەکی دوور و درێژ پاش ناخواردن محاولە بکەن زیاتر ینی کاتژمێرێک زیاتر بە ڕۆیشتن ببەن و ئەگەریش پێیان بکرێتن مەسەرەن پاش نوێژە عیشایان ئەگەر هاتوو لە لای نزیک بن لە لای پارکەکان ئەوانە ینی بچن سەعاتێک بسوڕێنەوە هەتاوەکو ئەمە مشکلیان نیە وەکو باسمان کرد گوتمان ڕۆژوگرتن لەسەر ئافرەتی سکپڕ ئەمە چکە سکپڕی نەخۆشی نییە دەتوانی بە ڕۆژی ببیتن بەڵام لەبەرەوەی ئافرەتی سکپڕ ئەو هەندێک ئەو گۆڕانکاریە فسیۆلۆجیانی کە لە جستەیدا ڕوو دەداتن ئەمە زیاتر وهایان لێ دەکەین کە بەو ئامۆژگاریانە هەتاوەکو وەکو ڕۆژەکانی تکە بنیانی ئەو ڕۆژەیە کە دەیگرن تەسیر نەکاتە سەریان بۆ نمونە سوورانەوەی سەعاتێک و لە پارکەکان و لەو شوێنانی کە ئەو هەوا و کەشێکی فێنیچیان هەیە هەتاوەکو زیاتر بتوان ئۆکسسیجین هەڵمژن کە پێویستە لە بۆ گەشەی کۆرپەلەکە و هەروەها دوورکەونەوە لەو ینی ئەو مادە زیان بەخشانەی کە لەگەر وەری دەگریتن بتوانێتن لە جستەی و لە ئەوەی کۆرپەلەکەی دووری بخاتەوە. بەڵێ دکتۆر ئێمە دووبارە دەگەڕێنەوەلات ئێستا هەوڵ دەدەین پاکێژێک لەسەر چۆنیەتی دروستکردنی شیرنەمەنی لە ڕۆژاوای کوردستان لە بەڕێزان لە مانگی ڕەمەزاندا وەک دەزانرێت جۆرەها شیرنەمەنی دروست دەکرێن لە ڕۆژاوای کوردستانیش شیرنەمەنیەک کە زۆر ڕەواجی لەسرە بەناوی معروکن لە ڕۆژاوای کوردستان خەڵکێکی زۆر خەریکی لە کاتی بەربانگ خەریکی کڕینی ئەو جۆرە شیرنەمەنیان و ئێستا ئەو خواردنە بۆتە سیمبولی خواردنەکانی مانگی ڕەمەزان لە ڕۆژاوای کوردستان. ئێستا ئێمە لەم بارەیەوە پاکێشێک دەبینین کە لە ڕۆژاوای کوردستانەوە ئامادەکراوە. دمەها ڕەمەزانێدا چێکردن و کڕینە معروکان لە ڕۆژاوایە کوردستانê تایبەتمەندیەکە خۆ هەیە. Di her taxekê ji taxên bajarê Qamişlo'de kargeheke biçûk bۆ çêkirina معروکان heye. Rojane di nîvê rojê de dest bi çêkirina wan dibe. Xwedanê van kargehan wê dibêjin ku ev kereste bûye mîna yek ji wêneyên meha Remezanê di deverê de. مها روجية في منطقة ده بشكل عام معروفة كيفاش معروكة رتي وصمونارا
ومعروف درجة أولى كيف عالم جرتي خاصة بهاروجية دا وقلقي كيف عالم جرتي وك إنه روتينك وجوارا وتتعلم بروجيه نفسها والخوارنة تشيد به. خلکن حسکریه معروکان دبیجن که هر بریا دما فتاره او تین دا که معروکه که بدست خینن جبر خوشبونا و او دما که هین گرم به جبلی که کیف ازاروکان جی جیرته مناسبة روجية ماتن معروكة بكرن وأبعادة تامية حر روجي أمتين معروكة ذكرن شيرانية وخوشة وأبعادات من دائما دمها رمضان دناسکریه که گلک آلاو و کرسته فروتنا وان لبازاران زیده دبه مینا هن جورین فیکی و شیرانی معروک جی یک جوان کرسته یانه که هبونا و خوشی رمضان زیده دکه و دبه جی کرسته ین سرکه لسر سفرا خوارنه فرادحمه کردستان بستوچار قامشلو بەڵێ بەڕێزان ئەو پاکێژەی کە بینیتان لەسەر دروستکردنی ئەو شیرنەمەنی بوو لە ڕۆژاوای کوردستان دەمێ دکتۆر ئەوەت لێ بپرسم شیرنەمەنی لە مانگی ڕەمەزاندا زۆر دەخورێت کاریگەریەکانی لەسەر ئافرەتی دووگیان چییە خواردنی شیرنەمەنی خواردنی شیرنەمەنی لەسەر کاریگەری لەسەر ئافرەتی سکپڕ هەر ئەو کاریگەریانەیە کە ئافرەتێک سکپڕ نەبێتن بەڵام هەگەر هات و ئافرەتەکە لە خۆشی شەکرەی هەبێتن ئەوە بە هیچ کاتێک لە کاتی ڕۆژوودا نابێت ڕوو بکاتە ئەو خواردنە شیریانیانێ کە ڕێژەی شەکر لە خوێنیاندا بەرز دەکاتەوە. باشترین شیرنەمەنیش کە بۆ ئافرەتی ینی سکپڕ پێویست بیتن خواردنەوەی خورمایە خورما چونکە زیاتر ئەو خصوصەن ئەمە لە مانگەکانی کۆتایی زیاتر ئامۆژگاری ئافرەتی سکپڕ دەکەین کە بە خواردنی خورما لۆ چونکە خورما ئەو مادەیەکی وای تێدایە یارمەتی ئافرەتەکەی دەکاتنکەوە ئەمن ئەوەی کە باز دەکەین لەسەر ینی لە کۆتایی سکپڕیەکەی کاتی منداڵبوونەکەی زیاتر تەشجیعی دەکەین کە ڕۆژانە دانەیەک یان دوو دانە دن کە خورمای بخواتن چونکە یارمەتی وی لێ دەداتن کە ببێتە هۆی ویلادەکەی نێزیک ببیتەوە ینی وەکو سەرەتایەک بێتن لە بۆ دەستپێکردنی ژانی منداڵبوونی. دکتۆرە پرسیارێکی دیکەمە بەس ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە دوایتر دەچینە پیرمام لەوێ پامنێرمان گۆران شاخەوە لەگەڵماندا دەبێت لە کاتی دووگیانیدا ئافرەت هەیە پێویستە مادەی مقەوی وەرگێت لە مانگی ڕەمەزاندا چۆن دەتوانێت سوود لەو مقەویان وەرگێت یاخود چۆن بەکاری دێنێت؟ ئافرەتێکی سکپڕ لە سەرەتای سێ مانگی یەکەم پێویستی بە حەبی فۆلیک ئەسید دەبیتن حەبی فۆلیک ئەسید ئێستا مەڕێنمای ئافرەتی سکپڕ دەکەین کە چەند مانگێک پێشی سکپڕیەکەش بەکاری بهێنێتن و تاکو کۆتایی سێ مانگی واتە کاتێک کە ئافرەتەکە هەستی بە جولەی کۆرپەلەکەی کردەوە ئەمە لە جیاتی فۆلیک ئەسید ئەو فۆلیک ئەسیدە ئەو حەبەیە کە هەروەکو مقەویەک وایە لە بۆ کۆرپەلەکە و لە بۆ جەستەی ئافرەتەکە هەروەها وا دەکاتن ئەو ئافرەتەکەەوە ینی منداڵەکە تووشی ئەو تەشەوهاتانە نەبیتنکەوە ئێستا لەو سەدەی ئێستا کە زۆر بووە ئەو حەبی فۆلیک ئەسیدە لەبەرەوەی کە زۆر زۆر پێویستە ئافرەت بەردەوام بێتن لەسەری هەروەها لە مانگی ڕەمەزاندا پێویستە دوای ئەمە زیاتر تەشجیعیان دەکەین کە دوای نانی بەیانیان بیتن دوای پارشێ و حەبەکەی وەربگرن و هەروەها دەشتوانن مەسەلەن دوای ئەگەر هاتو ئافرەتەکە لەبیری کرد کە دوای پارشێ وەربگریتن دەتوانێتن دوای ڕۆژوشکاندن مباشرەتەن وەربگریتن هەروەها پاش کۆتایی سێ مانگی یەکەمیش کە فۆلیک ئەسید تەواو دەبیتن حەبەکی دەگۆڕدرێ بۆ مادەیەکی تر کەوا ڤیتامیناتی لەگەردا دەبیتن ڕێنمای ئافرەتان دەکرێتن کە لە مانگی ڕەمەزانیشدا لەبەرەوەی ئافرەتەکە احتیمالی وی هەیە تووشی ئەنی کەم خوێنیەکەی زیاتر ببیتن بەهۆی کە ناتوانیتن خواردنە سوودبەخشەکان زیاتر وەربگریتن ئەمە زۆر جار هەیە لە کاتی مانگی ڕەمەزاندا ئەو حەبانەی کە پێویستە لە بۆ زیادبوونی ڕێژەی خوێن و زیادبوونی مادەی ئاسن لە خوێندا دەکرێتن بە ڕۆژێ دوو جار ینی پاشیوان و پاشی ڕۆژوشکاندن بەکاری بێنێت. زۆر سپاس دکتۆرە دەگەڕێم وڵات بەڵام بەڕێزان ئێستا دەچینە پیرمام و دیارە گۆران شاخەوان دوای ئەوەی لە شەقلاوە بوو ئێستا ڕووی کردووەتە پیرمام با بزانین لە پیرمام خەڵک لە پاشێ و خەریکی چین گۆران ئەم کاتت باش لە ینی جیاوازی هەیە لە نێوان پاشی و لە شەقلاوە کە کەمێک پێشێستا لەوێ بووی هەروەها لە پیرمام بەڵێ دلۆڤان ئەو کاتەیەوەش باش ئێستا لە نێو بازاڕی شارۆچکەی پیرمامین لێرە کۆمەڵێک لە گەنجان دیارە هێشتا هەر لە ناو بازاڕن وەکو خۆیان باسی دەکەن تاوەکو
پاشیویش لێرە دەخۆن دواتر دەگەڕێنەوە ماڵەکانیان منمە بەسمە لێرە زیاتر بۆی لەگەڵ ئەم خەڵکە قسە بکەم بزانیم شەوانی پیرمام لەگەڵ شەوانی ڕەمەزان لەگەڵ جیاوازی چیە لەگەڵ شەوانی ترە هاوڵاتیانی پیرمان بڵێن چۆن پێشوازی لە مانگاکەن شەوان بەچیەوە خەریک دەبن سەرەتا بەخێراتنێکی گەرمی کەناڵەکە بە ڕێزەکەتان دەکەم وڵی ئێمەوچ گەنجەکانی مەسیفی هەموو شەوان ینی فەرقی هەیە بەڕاستی زۆر فەرقیشی هەیە ینی شەوانی ڕەمەزان شەوەکانی تایبەتن زۆر تایبەتن تایبەتمەندیش خۆی هەیە لە خەڵکی مەسیفیانی ئێستاما هەتا پاشوێ نانوین مەغریبان کەفتارمان دەکەن هەمومان دێنە دەر هیچ کەسێکمان هەتا ئافرەتەکانیشمان ینی بازار زۆر قەرەبارق دەبی زدەحام دەبی ناچینە ژۆری تایبەتمەندی مەسیف لەگەڵ شوێنەکانی هەر شوێنەی هەر شارەی ڕەنگە تایبەتمەندیەکی خۆی هەبی شەوانی ڕەمەزان ئەو تایبەتمەندیانەی ئێرە چین تایبەتمەندەکانی ئێرە مەسیف بەستۆڕی لە خۆدەگری کۆڕە لە خۆدەگری گەنجەکانی بەستۆڕە و کۆڕێ و دەوروبەر هەموو دێنە مەسیف ینی خۆشیەکان لەوەیدا ئەوەی کەن لە ڕۆژەکانی ترەیە لە ڕەمەزان زیاترە کۆم هەموو گەنجەکان کۆ دەبین و لێرە یاری دەکەین و دۆمینە و ئۆکەی دەکەین و لێرە خواردن دەبێت تا پاشی و تا بەرە بەیان تا مەلا بانگ دەدا هەموو خۆشیەکان لەوەیدا مانگی ڕەمەزانی پیرۆز شەوان تۆ ئێستا لێرە بینین چەند گۆشتی لێت کەی لێ کەبابی لێەوە پاشیویش لێرە خۆنەوە کاتە گەڕێنەوە هەندە جار لێرە دەخۆین تا بەرە بەیان ئەمینێنەوە تا مەلا بانگەدا لێرە دەبین دلۆڤان من تازە گوێبیستی ئەم پزیشکە بووم کە لەوێ لەگەڵ لە بەرنمەکە دایا باسی لەوە کرد کە پێویستە زیاتر هاوڵاتیان ئەو خواردانە بخۆن لە کاتی پاشیوە بۆی هەرسکردنیان ئاسانترە بەڵام دەبینین لێرە گۆشتیشی زۆر هەیە وەکوانش باسیەکەن خەڵکی زیاتر گۆشت ئەخوات یان دوای ئەوەی بەربانگ کاتی کە بەربانگ دەشکێنن دواتر بەرە بەرە وەکو باسیەکەن لە پاشیویش ئەمە ئاخۆن جا دواتر لە دکتۆرە بپرسە بزانە ئەمە چ کاریگەری دەبێت تۆ پێمان بڵێت شەوانی ڕەمەزان چۆنە باسی شەوانی ڕەمەزانی پیرمامان شەوەکی خۆشە و ئێستا باشە و ڕەمەزانێکی خۆشەوە الحەمدولیلا گەنجەکان خڕەبین و لێرکوان دادەنیشین قسانەکەین لۆ خۆ هەر ئەوەندەش زۆر باشە ئەگەر کات هەبێ دلۆڤان من ئەمەوێت لەگەڵ ئەم گەنجانەش قسە بکەم دیارە لێرە کۆبوونەتەوە ئەو کاتتان باش دەتانەوێت چی بڵێن ئەم شەوان چۆن بەڕێیەکەن لێرە دیارە تۆ تەوێت چی بڵێیش دیارە نانەوێ ئەم گەنجانە نانەوێ قسە بکەن دیارە مەنە بازاڕی پیرمامە خەڵکی لێرە کۆبوونەتەوەکو باسیەکەن جگەلەوەی چەند دەوروبەری ئێرەش کە کۆڕێ و شوێنانە گەنجانی ئەوێش دێن لێرە شەوان لەگەڵ کۆبنەوە دانیشن قسەکەن تاواکو پاشی و دواتر دەگەڕێنەوە ماڵەکانە نەمە جیاوازی شەوانی ڕەمەزانە لەگەڵ شەوانی ترە گۆران شاخەوان پامنێرمان لە پیرمامەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆتەوە هەروە بۆ هاوڵاتیانەی کە قسەیان بۆ کردی دکتۆرە ینی ئێمە بۆ ئافرەتی دووگیان باسمان کرد بەڵام بەگشتی ئەو خواردنانە بۆ نمونەوانی کە هەرسکردنیان ڕەنگە ئەستەمتر بێت کاریگەری خراپی هەیە بۆ سەر بەڕاستی ئەوەی کە ئێستا لەورە پرتەی دیتمان ئەوە وەکو نەریتێکی لێهاتیە زۆربەی زۆری خەڵکی کوردستان نازانم دۆر بەداخەوە ڕوو دەبنە بەر ینی ڕوو دەکەنە لە کاتی پارشێ و دوایینەوە مەسەلەن دەبینی ینی خەڵکەکە لە کاتی ڕۆژ و شکاندنە خواردنەکی زۆر زۆر هەموو ئەو نەوە خواردنانی خواردووە کە بەشەر پێویستە بخواتن هەتا وەکو پارشی بەردەوام دەبێتن لەسەر خواردنی چەرەزاتی دەخواتن خواردنی چەوری ئەنوا ئەشکالمی و بە کەیفی خۆی لە کاتی پارشیویش دە هەروەک لە راپۆرتەکەدا دیتمان لە زۆربەی شوێنەکان ینی بۆ نمونە ئەمە کە ئێستا کە هەتا هاتمە لای ئێرانە لە زۆربەی شوێنەکان دروستکردنی ئەو خواردنە چەورانێک وەکو تکە و کەباب ئەوانە بەڕاستی ئێستا دوایە پاشی سەعاتە چتکە هەموو خەڵکەکەش ڕوو دەکاتە نووسن ئەو خواردنانە هەموو لە گەدەیدا دەمینێتەوە طبعاً کە خەڵک ینی هەموو مرۆڤێک لە کاتی نووسندا چاڵاکیەکانی جەستەی کەم دەبتەوە هەزمکردنی خواردن و خصوصەن ئەو خواردنە قورسانی کە لە ئێواری ڕاوەری گرتەوە دەکاتن کە کاتی بەیانیان کە هەڵدەستیتەوە لە خەو زۆربەی زۆریان ینی ژانی مەعیدەیە یانیش ئەو ناخۆشیانی کە بەهۆی هەزم نەکردنی خواردنەوە پەیدا دەبێتن و ئەوە ئەگەر هاتوو ئەگەر مرۆڤ ینی لە بۆ
مرۆڤی ئاسایی بێگومان ئافرەتی سکپڕ ئەگەر هات و ئەو خواردنە چەورانە بخواتن ئەوە هەر احتیمالە ڕۆژی دووەم نەتوانی بە ڕۆژوو ببیتن چونکە ئافرەتی سکپڕ هەزمکردنی لە بەشەرێکی ئەتیادی زۆر کەمترە. زۆر سپاس دکتۆرە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیش هەندێک لەو بەڕێزانە بەشداریان کردووە و یەکێکیان پرسیارەوەی کردو دەڵێ خێزانەکەم دووگیانە زوو ئەبورێتەوە هۆکارەکەی چێوە چۆن چارەسەر یعنی بەس لە ڕەمەزانی زوو دەبورێتەوە ئاماژەی پێ نەکردووە دەڵێت ڕەنگە پێشتر بەخۆی زوو بورانەوەی کە لە نیشانەکانی سکپڕی لەبەرەوەی ئافرەتی سکپەر بە بەردەوامی زەختی دابەزیە یعنی یەک لە ئەو گۆڕانە فسیۆلۆجیانی کە لە جستەی ڕوودادەدا دابەزینی پاڵەپەستۆی خوێنایە هەروەها دابەزینی ڕێژەی شەکرە لە خوێنی ئافرەتەکە بەڵام ئەگەر هاتو ئەوانەی کە زوو بورانەوەیان لەگەڵدا دەبیتن احتیمالی وهەیە جاری وهەیە یعنی زۆر خراپ دەبیتن پێویستی بەوەی دەبیتن پێویستی بە تێکردنی شلەمەنی دەبی بۆ نمونە پێویستی بۆی دەبی کە چەند ساعاتێک لە نەخۆشخانە بخەوندرێتن و مغەزی بدرێتێ ئەوانە طبعا ئەو ئافرەتانە ناتوانن بە ڕۆژوو ببن ئەوانە بە هیچ شێوەیەک ناتوان بە ڕۆژوو ببن چونکە ئەگەر هاتو بە ڕۆژوو ببن ئەوە ڕێژەی ئەو خواردن و ئەوەی کە بۆ کۆرپەلەکە دەچتن تەسیری لێ دەکاتن. زۆر سپاس دکتۆرە. دکتۆر زۆر جار ئافرەتی دووگیان نەخۆشی دیکەی هەیە کامانان ئەو نەخۆشیانەی کە ئافرەتی دووگیان هەیەی و لە ڕەمەزاندا ناتوانێت بە ڕۆژ ئەگەر هاتو ئافرەتەکە پێشی سکپڕیەکەی نەخۆشی زەختی هەبیتن سوکەری هەبیتن یانیش نەخۆشیێکی درێژخایانی لە گورچیلەکانی هەبێتن ئەو ئافرەتانە بە هیچ شێوەیەک ناتوانن بە ڕۆژ بن چکە ئەو ئافرەتانە پێشی سکپڕیەکەی و هەروەها لە کاتی سکپڕیەکەی پێویستی بە زیادکردن و گۆڕان لەو دەرمانانە دەبیتن کە دەبی بە شێوەیەکی بەردەوام وەربگریتن بۆ نمونە ئەمە خوارد ینی ئەوەی نەخۆشی شەکرەی هەبیتن پێویستە ئەوانە ئەمە زیاتر تەژیعیان دەکەین کە هەندێک خواردن هەیە وەری بگریتن بە بەردەوامی مەسەرەن کەم خۆری دایم خۆر ببیتن هەتاوەکو بتوانیتن ڕێژەی شەکرەکەی ئەوها کۆنتترۆل ببیتن تەسیر لەسەر گەشەی کۆرپەلەکەی دانەکاتن هەروەها ئەوانەی کە زەختیشیان هەیە ئەوانە پێویستن بە بەردەوام علاجی خۆیان وەربگرن بۆ نمونە ئەمە نەخۆشمان هەیە زەختی هەیە ڕۆژانە پێویستی بەوەی دەبیتن چار وەجبە حەبی وەربگریتن ئەگەر هاتوو بە ڕۆژوو ببیتن ئەوە ناتوانیتن ئەو دا و دەرمانانێک کە بە شێوەیەکی ینی منتەزەم لە بۆی دامنرا وەربگریتن ئەوانەی کە ئەو نەخۆشیانێک کە لەسەرەوە ئاماژەمان پێکرد ئەو ئافرەتانە بە هیچ شێوەیەک ناتوانن بە ڕۆژوو ببن. زۆر سپاس دکتۆرە. بەڕێزان لە گەڵ هاتنی مانگی ڕەمەزان زۆرجار لە وڵاتانەی کە ینی مزگەوتی زۆری لێ یاخود لە وڵاتە ئیسلامیەکاندا زۆر جاری وایە ینی فتارکردنی یاخود چالاکی و ڕۆژوشکاندنی بە کۆمەڵ ئەنجام دەدەن لە مزگەوتەکان لە تورکیاش زۆربەی جار لە مزگەوتەکان مزگەوتی گەورە لە تورکیا هەن لە خود لەسەر شەقامەکان ڕۆژوشکاندنی بە کۆمەڵ ئەنجام دەدەن لەم بارەوە پەکێژێک ئامادەکراوە با بزانین لە تورکیا ڕۆژوشکاندنی بە کۆمەڵ چۆن بەڕێوە دەچێت. وەکی هەر ساڵ ئیساڵ جی بە هەزار هەماڵاتین کو نکاربن لە ماڵا خۆ فتارە خۆ بکەن ئانگۆ ji ber kar nagêjin biçin mala xwe û welatiyên feqîr berê xwedan wan konên fitarê. Li Enqere paytexta Tirkiye di wê çarçovê de seranserê bajêr bi hevkariya şaredariya mezin û şaredariyên bajêr li 25 bajarokan 13 konên fitarê hatine vedan. Di konên şaredariya mezin de her roj ji bo 12,000 kesî di yên bajarokan de jî ji bo 6,000 kesan dê her roj xwarin bê belav kirin. Devan konan de ji bo çêkirina xwarin û belavkirinê xebatkarên şaredariyê cih digirin û xizmeta gel dikin. Şimdi 4 tane çadırımız var. Menha çar konên iftarê danîne. Rojê ji bo 6,000 kesan xwarin tên amade kirin. Em kesan cuda nabînin. Feqîr û belengaz tên li van konên Remezanê nanê xwe dixwin. Ev yek ji bo me kêfxweşiyeke mezin e. Daxwaza me jî ew e ku her kes di nava aramiyê de bi hev re iftara xwe bike. Hem şaredariya mezin hem jî şaredariyên bajarokên Enqereyên din ji bo malbatên feqîr û belengazîn ku di warê aboriyê de zehmetiyan dikêşin dê alîkariya xwarin û vexwarinê bikin. Bütün milletimize hayırlı uğurlu Pêşî ez hêvî dikim ku ev meha Remezanê ji bo hemû gelê me xêr û xweşiyê bîne. Bi rastî roja min pir xweş derbas bû. Min qet acizî nekişand. Min bi şev tevdîra xwe girtibû. Min xwarinên zêde giran nexwarin û min zêde av vexwar.
لەورا خۆش دەرباس بوو. Ez cîgerekêşim. Roja pêşî min diwarê cîgerekişandinê da gelek zehmetî kişand. Wekî din ez gelekî zêdetî bûm. Valatîn ku rojiya xwe ya pêşî dibin konên feterê de derbas kirin ji Kurdistan 24 re diyar kirin ku herçi qas ev dilpakî û dilgeşiya Remezanên berê nemabin jî kêfxweşin ku bi hevra fetera xwe dikin. Her wiha şaredariya mezin ya bajarê Enqere û şaredariyên bajêriyên din jî amaje bi wê yekê dikin ku heya meha Remezanê bi dawî dibe ev dê xwarinê bidin 450,000 kesî. Vural Erişmiş, Kurdistan 24 Enqere. دووبارە ئەم کاتتان باش بەڕێزان پاشیف بەردەوامە لەگەڵتان و لەگەڵ دکتۆر خاوەر بەردەوام دەبێت دکتۆرە یەکێک لە بەڕێزەکان پرسیاری ئەوەی کردو ئایا ئافرەتی شیردار دەتوانێت بە ڕۆژوو بێت؟ ئافرەتی شیردەر لەبەرەوەی پێویستی ڕۆژانەی بە ئەگەر هاتو ئافرەتەکە ئەمە پێ دەڵێن ئەکسکلوسیڤ برێست فیدینگ، یعنی بە تەنها بەس ئەتیماد کاتە سەر شیری خۆی لە بۆ منداڵەکەی نەتوانی شیری تکەی بداتێ ئەو ئافرەتە ناتوانانی بە ڕۆژ ببیتن چونکە دروستبوونی پرۆسەی دروستبوونی شیر پێویستی بۆی هەیە هەموو ئافرەتێک شلەیەکی زۆر وەربگرێ ڕۆژانە. هەمومان دەزانین هەموو ئافرەتێک ئەگەر هاتو ڕۆژانە خواردنێکی باش وەرنەگرێتن ئەو ڕۆژە شیری زۆر کەم دەبێتەوە و دەکاتنی ینی تەسیر لەسەر تەندروستی منداڵەکەی دەکات. ئەمە نارین ئەوفرەتی شیردر ینی لە بۆ خۆی ینی ڕۆژوەکە تەسیر لەسەر تەندروستی خۆی دەکاتن ئەو تەسیر لە منداڵەکەی دەکاتن چونکە ئەگەر هاتو ئافرەتەکە بە ڕۆژوو ببیتن ئەوان ئەتوانی ئەو شلەمەنی و ئەو خواردنانە وەربگرێتن کە بەشداری دەکات لە دروستبوونی ئەو ڕێژەیە کە ڕۆژانە شیر دروست دەبێتن. ینی ئافرەتی شیردر ئەگەر هاتو بە ڕۆژوو بیتن تەسیر لەسەر تەندروستی خۆی ناکاتن بەڵام ڕێژەی ئەو شیرەی کە ڕۆژانە درستی دەکاتن کەم دەبتەوە و دەکاتن منداڵەکەی بە برسی ببینێتەوە ئەو ڕۆژە. باڵێ دکتۆرە زۆر جار ینی باز لەوە دەکرێت ئافرەتان تا چەند گرنگە سەردانی دکتۆرەکانی خۆیان بکەن لە کاتی مانگی ڕەمەزان ئافرەتانەی کە دوو گیانن. سەردانکردنی ئافرەتی سکپڕ لە کاتی ڕەمەزاندا فەرق ناکاتن چونکە ئەتو ئەو ئرشاداتانەی کە زۆربەی زۆری ئافرەتانی ئێمە ئێستا تقریبن دەتوانم لێم ئاستی هۆشیاریان برز بۆتەوە پێش مانجی ڕەمەزان سەردانی پزیشک دەکەن و زیاتر و ئامۆژگاریانی ئێمەش مەسەنن کە پێش هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز ینی زیاتر ئامۆژگاریەکانیان زیاتر لەگەڵیان ماندی دەبین و ئامۆژگاریەکانمان زیاتر دەبی لە بۆیان ینی ئەمە شتێکی ئەو هامان نییە مەسەن وە لە ئافرەتی سکپڕ بکەین لە کاتی مانجی ڕەمەزاندا سەردانەکانیان لە بۆ پزیشکەکانیان زیاتر بکەن چونکە بەڕاستی سەردانی ئافرەتی سکپڕ لە بۆ لای پزیشکی پسپۆری خۆی دیارە لە سەرەتای مانجی یەکەم لە سێ مانجی یەکەم هەر مانگانە جارێک دەبێتن لە سێ مانجی دووەم دەکرێتە مانجێ دوو جار لە کۆتایی سکپڕیەکەیدا ئەگەر پێویست بکاتن پێویستە هەموو ئافرەتێک 2 جارێک لەلایەن پزیشکی پسپۆری خۆیەوە ببیندرێتن. بەڵێ دکتۆرە بە شوەیەکی گشتی ڕێنمایت بۆ ئافرەتانی دووگیان ئەگەر بە کورتی ئافرەتی دووگیان پێویستە ڕۆژانە لە کاتی ینی ڕۆژانە ئەو خواردنانەی کە پێویستە وەربگرێتن لە بۆ گەشەی خۆی و کۆرپەلەکەی و هەروەها هەتاوەکو تووشی ئەو مزاعفات و تەنگەشانە نەبیتن کە وەردەبیتن دەبی خواردنەکی باش وەربگریتن ئەگەریش هاتو ئەوانەی کە باسمان کرد کە چێنە دەتوانن بەڕۆژی بن ئەوانە چێنە کە ناتوانن بەڕۆژوو بن ئەوانەی کە بە بەڕۆژوو دەبیتن دەبی ئەو ڕێنمایانەی کە ئێستا باسمان کرد هەمویان جێبەجێ بکەن. زۆر جار هەیە ئەمە ئافرەت مەسەلەن ئەو چەند ڕۆژەی ڕۆیشت سەردانمانیان دەکرد باری تەندروستیان زۆر خراپ بوو کەچی پێیان ناخۆش بوو کە پێمان دەگوتن بەڕۆژی نەبن بەڕاستی ئەمە لەگەر هەموو ئافرەتە چینەکە بەڕۆژی بی بەڵام ئەگەر هاتو باری تەندروستیەکەی ڕێگە پێوە نەدرێتن ئەمە ناتوانین زەخت لەسەر نەخۆشی بکەین و برێن نابی بەڕۆژی ببی یانیش ئەوانەی کە تەندروستیان باشە مەسەلەن تەجیعیان بکەین برێن بە ڕۆژوو مەبن و ڕۆژوو لە بۆتان خراپە. ئینشاءالله هەموو ئافرەتانی سکپڕمان مانگەی ڕەمەزان بە سەلامەتی خۆیان و کۆرپەلەکانیان بەسەر دەبن ئینشاءالله. بەڵێ دکتۆرە خاوەر ئەحمەد مستەفا پسپۆڕی نەخۆشەکانی ئافرەتان و نەزۆکی زۆر سپاس کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان بوو هەروەها بۆ شیکردنەوە وەڵامدانەوەی پرسیارەکان زۆر سپاسان دەکەن. بەڕێزان وەک لە سەرەتای بەرنامەی پاشیویش ئاماژەمان پێی کرد کە وڵاتانی ناوچەکە زۆر جار بەهۆی تایەفەگەریەوە ینی دیاریکردنی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان جیاوازی هەیە و هەندێک جار کێشە دروست دەکات لە خودی عێراقی شیعەکان ڕۆژێک تاخیرتر کردویانە تا ڕەمەزان
بەڵام وا بڕیار بوو ئەمساڵ ئێران لەگە وڵاتانی دیکەی ناوچەکە وڵاتانی ئیسلامی کە لە ناوچەکەدا هەن یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان دەستنیشان بکات بەڵام ئەوە ڕووی نەدا ئێران ڕۆژێک دواتر وەکو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی دیاری کرد هەروەها پۆلیسی ئەو وڵاتە ڕایگەیاندووە هەر کەسێک ئەگەر بە ڕۆژوو نەبێت یاخود لە بەرچاوی خەڵک خواردن و خواردنەوە بخواتەوە ئەوە بە 72 قامچی سزا دەدرێت ئەویش بە بەرچاوی خەڵکەوە پاکێژێک لەم بارەوە دەبینن و دواتر پەشێف بەردەوام دەبێت لەگەڵتان. ئەم تەلسکۆپە پێشکەوتوانەش نەیانتوانی ئەمساڵ دەستپێکی مانگی ڕەمەزان لە ئێران لەگەڵ وڵاتانی ئیسلامی هاوکات بکەن. ئەگەرچی دەستگا پەیوەندیدارەکانی ئێران پێشتر ڕایان گەیاندە بوو ئەمساڵ دەستپێکی مانگی ڕەمەزان لە ئێران هاوکات دەبێت لەگەڵ وڵاتانی دیکە، بەڵام لە کۆتاییدا کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی شیعی ئەم وڵاتە ڕۆژێک پاش وڵاتە ئیسلامیەکانی دیکە ڕۆژی سێشەممەی وەک دەستپێک و یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان ڕاگەیاند. ئێمە لە وڵاتی خۆماندا بە گوێرەی بنەماکانی شیعا پێمان وایە دەبێ مانگ ببیندرێ، هەڵبەت لە بینینی مانگیشدا جیاوازی هەیە، هەندێک کەس پێیان وایە حتمەن دەبێ بە چاوی ئاسایی ببیندرێ، هەندێکیش دەڵێن بە کەرەسە و بە دووربینیش ببیندرێ دروستە، هەندێک کەس دەڵێن دەبێت لە لای ئێوارە و کاتی خۆرئاوابوون ببیندرێ، بەڵام هەندێک کەسی دیکەش دەڵێن لە ڕۆژیشدا دەکرێ ببیندرێ. ئەم جیاوازیانە وەک هەموو ئەو زانستانەی لە بنەمادا جیاوازیان هەیە دەبێتە هۆی جیاوازی لە بڕیاردا، بەڵام ئینشاءالله لە کردەوەدا جیاوازیەکی وا نایەتە پێش. سەرەڕای جیاوازی لە دەستپێکردنی مانگی ڕەمەزان کە لە کۆتاییشدا جێژنی ڕەمەزانی ئێران دەخاتە ڕۆژێک پاش وڵاتانی دیکە، ڕێوڕسمەکانی ڕەمەزان زۆر جیاوازیان لەگەڵ وڵاتانی دیکە نییە. لە ئێرانیش وەک وڵاتانی ئیسلامی بە ڕۆژ قەرەباڵغی شەقامەکان کەم دەبێتەوە، بەڵام بە شەو دوو شوێنجمەیان دێ لە حەشیمەت، ئەویش بازاڕەکان و مزگەوتەکانن. ژمارەیەک لە خەڵکیش لە دوایین ڕۆژەکانی شەعباندا مزگەوتی گەڕەکی خۆیان خاوێن دەکەنەوە و بۆ مانگی ڕەمەزان ئامادەی دەکەن. خەڵک زیاتر لە مانگی ڕەمەزان بە خوێندنەوەی قورئان و چوون بۆ مزگەوت و ڕازونیاز کاتیان بەسەر دەبن. هەر بۆیش پێش مانگی ڕەمەزان لەبەر ئەوەی مزگەوت ماڵی خوددایە هەر کەس دەیهەوێ پشکێکی لە خاوێنکردنەوەدا هەبێ بۆ ئەوەی ئامادە بکرێ بۆ عیبادەتی خەڵک لە مانگی ڕەمەزاندا. دەگوترێ ڕەمەزان مانگی میوانی خوددایە، بەڵام لە ئێراندا کەسانێکی شەن کە ناچنە میوانی خوددا. ئەگەرچی تا ئێستاش لە ئێراندا بە یاسا خواردنی ڕۆژوو قەدەغە نەکراوە و سزای بۆ دیاری نەکراوە، بەڵام پۆلیسی ئێران لە چەند پارێزگایەکی ئەم وڵاتە ڕایگەیاندووە ئەو کەسانەی لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو نەبن لەبەر دەم خەڵکدا قەمچیان لێ دەدرێت. بەم هۆیشەوە ژمارەی ڕۆژوخۆرەکان لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئاشکرا نییە. کامیل بۆکانی، کوردستان 24. بەڕێزان وەک بینیتان بەرنامەی پاشیڤ ئەمڕۆ پێشکەش کرا کە چەندین تەوەری لەخۆ گرتبوو. ئێمە ئەمڕۆ پاکێژمان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان هەروەها لە باشووری کوردستانەوە هەبوو. ئەمە جگەلەوەی پەیامنێرەکانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەشدار بوون لەگەڵمان لە دۆک هەروەها لە شەقڵەوە و لە پیرمان بۆ ڕۆژانی داهاتوش لە گشت شار و شارۆچکەکانی کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین. تەوەرەکانی ئەمڕۆمان ئاینی لەسەر گرنگی و هەروەها بەهای ڕۆژوگرتن بوو لە ئاینی ئیسلامدا، هەروەها تەوەری تەندروستی تایبەت بوو بە کاریگەری ڕۆژوگرتن لەسەر ئافرەتانی دووگیان کە دکتۆرە خاوەر زۆر قسەی لەسەر کرد و ڕێنمایی زۆری لەسەردا. بەڕێزان ئێمە وەکو هەموو ڕۆژەی بە فیچەرێک کۆتایی بە بەرنامەی پاشیڤ دێنین. فیچەری ئەم جارەمان لەسەر چاکسازی ئافرەتانی شاری هەولێرە کە لەلایەن ئستافی بەشی فیچەرەکانی کوردستان 24 ئامادە کراوە. دوای ئەم بەرنامە ئێمە بۆتانی بڵاو دەکەینەوە، بەڵام
ئەوەتان لەبیر بێت کە دەتوانن لە ڕێگەی کوردستان 24ەوە ڕۆژانە ڕاو سەرنج و کۆمنت و پرسیارەکانتان لە ڕێگەی پیجی کوردستان 24ەوە بۆ بەرنامەی پاشیب لەسەر تەوەرەکانی تەندروستی و ئاینی بنێرن ئێوەش وەڵامی خۆتان وەربگرن. تا سبەی لە بەرنامەی پاشی بە یەکتر شاد دەبینەوە، هەر لا خێر و خۆشی دابن، هەروەها ڕۆژی هەموو لایەک خوا قبولی بکات. خواتان لەگەڵ.